سێوارەتان باشکۆ ڕێزان بەخێراتنی هەموو لایەکتانەکەین. گفتوگۆی ئەم جارەی ساڵۆنی فکری بۆ بەڕێز کاکاوان فەرەجە. ناونیشانی بابەتەکە پرسێکی ئابووری و کاریگەڕیە لەگەڵ ژمارەیەکی میوانی دیاریکراوە. گفتوگۆیەکەین بۆیە پێمان خۆش بوو کەمترین میوان پێشوازی بکەین لەم ئێوارەیە بۆی بتوانین هەموو میوانەکانیش وەکو قسەکەری سەرەکی وەکو کاکاوان بتوانن سەرنج و تێبینی خۆیان بڵێن و بابەتەکە دەوڵەمەند بکەن. دووبارە بەخێراتنتانەکەین و سوپاسی کاکاوانەکەین. فەرموو کاکاوان. زۆر سوپاس بۆ جەنابەت، سوپاس بۆ ئێوەش. بەخێر بێن سەرچاو. زۆر سوپاسی ڕێکخراوی ئازادبوونی ژەکەین کە دەرفەتەی بۆ ڕەخسانی کە بتوانین ئەمڕۆ باس لە مۆزوعێ بکەین کە بەڕێی من گرنگی هەیە بۆ هەمومان، بۆ ئایندەی هەمومان و بۆ ئایندەی هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان، هەروەها بۆ ئایندەی نەوەکانی داهاتوومان. مۆزوعی ئابووری دیارە خەڵکانێکی زۆر ئێمە لە میدیاکانە ئەیبینین لە ڕۆژنامەکانە کە یان خوێنینەوە باسیەکەن، بەڵام ئەوەی کە من سەرنجم ماوە زۆرینەی ئەو باسانەی کە لەسەر ئابووری ئەکرێ باسی دارایی گشتی ئەکرێ، واتە باسی سێکتەری حکوومەت ئەکرێ و زۆربەی تەرکیزەکان لە موناقەشەکانە لەسەر سێکتەری حکوومەتە، لەسەر داهاتی گشتی و لەسەر خەرجی گشتی و لەسەر مەلەفی گەندەڵی و لەسەر ئەو مۆزوعانە زیاتر تەختی ئەکرێ. ئەوەی کە من ئەمڕۆ ئەمەوێ باسی کەم هەوڵەیەم کە کەمێک جیاواز بێ لەو مناقەشانی کە پێشتر کراوە، ئەوەی کاتوانم بەوەی کە بتوانین تەختی هەموو سێکتەرەکانی ئابووری نیشتیمانی بکەین بەیەکەوە. چکاگەر بەیەکەوە باسی 4 سێکتەرە سەرەکیەکەی ئابووری نیشتیمانی و سێکتەری بانکە بازرگانەکان و بانکی ناوەندی نەکەین، ڕەنگە کەمێک زەحمەت بێ ئێمە لە هاوسەنگی ئابووری و لەو خەلە ئابووریانەی کە لە وڵاتەکەمانە هەیە کە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستانە هەیە بە تەواوەتی تێبگەین. زۆر لە پەرلەمانتاران، زۆر لە ڕۆژنامەنووسان، سیاسەتمەداران، ئابووری ناسان لە ماوەی ساڵانی ڕابردووە بەڕاستی زۆر دیوی تاریکی ئابووری کوردستانیان ڕۆشن کردوتەوە و زۆر مەلەفی گەندەڵی هەیە کە ئێمە نەمانزانیون، ئەوان توانیویانە ئەم مەلەفە گەندەڵیانە بۆ ئێمە ئاشکرا بکەن و دیارە گەرە و جۆدانی هەر کەسێکە ئابووری ناسان و خەڵکی تر کردویانە گەر ئەوان نەبوونایە ئەرکەکەی ئێمە ئێستا زەحمەترە بوو. ئەوەی من هەڵم ژاردووە دایەگرامێک بۆ بەڕێستان بەشێکی زۆرتان ئابووری ناسن ئەوەی کە ئابووری ناسن، ئەم دایەگرامی کە پێوترێ بە عەرەبی التدفق الدائري للدخل لەو وەچە نظرەوە بنەچمە سەر باسەکە و ئەو دایەگرامە دوارم دێ هەڵبژاردووە. یەکەمیان بۆ نموذج اقتصاد مبسط لەگەڵ اقتصادی مەفتوح. ئابووری ناسەکان حتمە نەزانن چییە و لەوە منەچمە سەرەوەی کە ئەم دایەگرامە دوای ئیسقاطی کەین بەسەر ڕەوشی ئابووری هەرێمی کوردستانە، زانین ئەگەر ئیسقاطی کەین بەسەر ئەوە چی دەرەچێ، خوێندنەوەمان چۆنیە بێت. خۆی عادە دوای ئیستینتاج لە کۆتایی باسەکەیە، لە کۆتایی بابەتەکەیە باسکەی، بەس من حەزەکەم لە بیدایەتە شتێکتان لەسەر ئیستینتاج و ئامانجی من لەم قسەکردنە لەگەڵ ئێوەیە چییە. من چەرمانێکە گەیشتومەتەوە قەناعەتەی کە ئەم ئابووری هەرێمی کوردستان چیتر هیچی لێ سەوز نابێت و هەتا ئەگەر بێت و ئێمە سەرڕێژیشمان هەبێواتە فائزمان هەبێ لە میزانی حکوومەتە، ئێمە هەر هاوسەنگی ئابووری نایەتە دی. خۆن قسانی کە مەلەیکەم تارگێتەکەم هەرێمی کوردستانە. لە هەرێمی کوردستانە ئێمە ئەتوانم ئێستا بڵێن بە تایبەتی دوای ئەو ئیتیفاقی کە پارتی یەکێتی کردویانەیە کە زۆنی سەوز و زۆنی سەر کردویانە بووە بە دوو ناوچەی ئابووری جیاوازی دابڕاو لە یەکتری کە هیچ شتێ نایەن بەستێ بەیەکەوە. ئیتیفاقێکە قسە زۆر هەڵەگرێ، ئیتیفاقێکی نالۆجیکیە، ئیتیفاقێکە عەقلی لە پشتەوە نییە و دیراسە نەکراوە پێشتر، بۆیە بە تایبەتی ئەم زۆنی سەوزە شاری سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و دەڤەری ڕاپەڕین و ئەمانەتیایە زۆر زەرمەنگن. جامە قسەکەم لەسەر ئەوەیە بە گریمانی ئەوەی ئەگەر زۆنی زەرد با بڵین، ئەگەر لە هەولێرەوە
ئەو عەجزەی کە لە میزانی حکوومەتە هەیە تەختیە بکرێ هیچ شتێ ناگۆڕێ بەغەیری ئەوەی ڕەنگە شاری سلێمانی و شارەکان کەمێ پاکتر بن لە خۆڵ و خاشاک و هەنگێ تەختی مەساریفی خەستەخانەکان و هەنگێ تەختی مەساریفی عامەی حکوومەتی هەرێم کات ئەگینە بە عام ئەگەر سەیری ئابووری هەرێمی کوردستان یا ئابووری سلێمانیەکەی بەم پاراسی تۆڵانە بەم ئیجراعاتانە ناگۆڕێ وەکو پێم وتر من بە عەکسی نەریتەوە حەزەکەم ئیستینتاجەکە پێشخەم من ئێوە کۆ کردوتەوە ئەمڕۆ بۆی شتێک لە دڵمایە پێتان بڵێم ئەویش ئەوەیە کە ئەم مەکینەیە ئەم مەکینەی ئیقتیسادیە چیتر ئیش ناکات بە هەرێمی کوردستان بە گشتی و سلێمانی بە تایبەتی و ئەم جوڵی داهات و جەستەی ئابووری هەرێمی کوردستان پڕێتی لە نەخۆشی ئێستا لە میانێکی نەکەیە باسیەکەین ئەوەی کە من ئەوێ بێڵێم وەسعی ئیقتیسادی عێراق لە ئینتیعاشایە لە پاشبوونایە و ئەمەیە بگەمە ئەو ئیستینتاجە لەگەڵ جەنابتان کە دیراسەی ئەوە بکەین ئایا باشتر وانییە واز لە فیکرەی ئابووری سربەخۆ بێنین و بید لەوە بکەینەوە کە ئابووریەکەمان ڕەتکەینەوە بە ئابووری حکوومەتی عێراقەوە ئەمە ڕەنگە هەنگێک کەس باسی قەواری هەرێمی کوردستان کە قەواری هەرێمی کوردستان قەوارێکی دەستوریە لە دەستورا چەسپیوە ئێمە بە هیچ شێوەیەک بەڕەئی من بەڕەئی شەخسی من ئەمە زەرەر لە ئێمە نایە ئەگەر بێت و نەوتەکەمان تەسلیمی سۆمۆکەینەوە و ئێمە بین بە شەریک لەو یەدەگی نەوتە و لەو یەدەگی بانکی مرکزی و لە یەدەگی ئاڵتون و لە وەسع اقتصادی کە لە وەسعی ئێمە باشترە من ئەگەر تروسکاییە هیوام هەبوایە بەرامبەر بەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ڕەنگەوا بیرم نەکردایەتەوە بەڵام لەبەر ئەوەی هیوام نەماوە بۆیە بۆ جۆرە گیرەکەمەوە پرۆفایلێکی خۆم نووسی بوو بەڵام پێم وایە هەمووتان منە ناسن لەبەرەوە لەمە دەرەچم من تەسەور مەکرد ئەگەر کەسێک لێرە بێ نەمناسێت تەنها دکتۆر ڕزگار ڕەنگە بەکەمی بمناسێ ئەم لاپەڕێ لابم وی کاتی زۆرمان لێ نەبات ئەجێندای ئەم گفتوگۆی ئەم ڕۆمان تارگێتی گفتوگۆکەمان باسی هەرێمی کوردستانی عێراقەکەین زەمەنی گفتوگۆکەمان لە ئازاری 1990ەوەیە هەتا ئەمڕۆ و هەنگێ پێشبینی و تەوسیاتیشمانە بێ بۆ مستەقبەلی هەرێمی کوردستان تەمان ساڵی 1990 لە پاش ڕاپەڕین ئێمە تەمان لە ڕاپەڕینە شکستمان هێنا ئێمە میلەتی 3 ملیۆن کەس ڕامان کرد بۆ سنوورەکانی ئێران و بۆ سنوورەکانی تورکیا پاشان کۆمەڵگەی نێودەوڵەتی مەجلیسی ئەمن لەسەر سینیەکی زێڕین نیمچە دەوڵەتێکیان پێشکەش کردین زۆر بەداخەوە من پێم وایە ئەوەی کە پێشکەشی نەتەوەی ئیسرائیل و نەتەوەی جوولەکەش کرا هەر هەمان شت بوو بەڵام ئەوان توانیان بگەن بەوەی کە ئێستا هەن ئێمە زۆر بەداخەوە معاملەیەکی خراپمان لەگەڵ ئەو دیارە بە نرخەی کە بە درێژایی مێژوو کورد خەباتەکە لە پێناویە وە کورد شەهیدەیە لە پێناویە نەمانتوانی مامەڵی لەگەڵا بووین ئێمە لە پاش ڕاپەڕین هاتینە سەر خاکێکی سوتما کراو هاتینە سەر خاکێکی کە حکوومەتی عێراقی بە سیاسەتی جینۆساید و سوتماک مامەڵی لەگەڵا کردین ئەنفال کراین 5,000 گوندبان خاپور کرا بەڵام هەر لە ڕۆژگاری یەکەمی ڕاپەڕینەوە ئێمە مؤەشیراتی ئەم ڕۆژە دەرکەو کاتێکە ئێمە شۆفڵەکان و بلدۆزەرەکان و مەحمەلی قیر و سەدی بێخمە و ئیلە ئاخریهی کانزاکان مس و زەرد و فافۆن و هەموویمان ئاودیم کرد لە کاتێکا خۆمان فی ئەمەس الحاجە بۆ شۆفڵ و بۆ بلدۆزەر بووین بۆ چکە 5,000 گوندبان خاپور کرابوو هاتبووینە سەر ئابووریەکی زۆر داتەپی و ئەم مەلەفی گەندەڵیە لەوێەوە دەستی پێکرد هەتا ئەمڕۆ ئەم برینە ساڕێژ نەبوو زۆر بەداخەوە ئەم لەحزەی کە من قسە لەگەڵ جەنابتان ئاکەم گەورەترین گەندەڵی لە سێکتەری نەوتادە سامانی سروشتی ئەم وڵاتەیە ئاکرێ تەنانەت هیچ نەماوە زەی و خاکی وڵاتەکەیە شەوانە ئەیبیستین لێرە بە جۆرێک و لە هەولێر بە جۆرێکی تر بە قاڵبێکی ڕسمی تر کە خاکی وڵاتەکە و هەموویدا بەشەکرێت
هەمووی 100 متر و 200 متر ئەفرۆشرێ بە شێوەی ناڕەسمی و زۆر بەداخە ئەوانەشی کەیکڕن بەشی هەرە زۆری عەرەبە کە کارگەیشتۆتە سەرەوەی کە ڕەنگە گۆڕانکاریکی دێمۆگرافی گەورە لە هەرێمی کوردستانە ڕووبات و بە تایبەتی لە شاری هەولێر لە 2000 ساڵ پێش میلاتەوە لە گۆتیەکان و لۆلۆیەکانەوە لە مادەکانەوە هەتا ئەم لەحزەیە کورتوانیەتی احتیفاز بە زمانی خۆیەوە بکە احتیفاز بە کیانی خۆیەوە بکە احتیفاز بە فۆرمیشنی دێمۆگرافی خۆیەوە بکە بەڵام ئێستا زۆر بەداخەوە خەریکە ئەوە بە دەستی خۆمان ئەوە لە دەستەین وە کوردستان ئێمە لە ئەدەبیاتی شۆڕشە لە ئەدەبیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتن ئافتانەزانن چەندین کتێب لەسەر تعریبکردن و لەسەر تەهجیرکردن و لەسەر ئەمان هەبوو خەڵک خۆی شەهید دەکرد لە پێناوی ئەوەی کەرکووک تعریب نەکرێت تەنانەت کەرکووکیش سلێمانی تعریب نەکرێت هەولێر تعریب نەکرێت بەڵام ئێستا بە دەستی خۆمان گۆڕانکاری دێمۆگرافی لە خاکی وڵاتەکەی خۆمان ئاکەین ئێمە ئەم منهەجی ئەم بابەتەی ئەمڕۆی من لەسەر دایەگرامێکە بە ناوی دایەگرامی تەوژمی بازنەی داهات واتە التدفق الدائري للدخل وەکوتم سەرەتا هەگە 5 دقە لە ڕووی ئەکادیمیەوە شەرحێکیەکەین پاشەوە محاولاکەین ئیسقاتی ئەم دایەگرامە بکەین بەسەر هەرێمی کوردستانە با بزانین بەراوردی کەیم زین چی لێت لە ئەخیرا ئەوەی کە هەنگە ئاماژەی ماکرۆ ئیکۆنۆمی هەیە ماکرۆ ئیکۆنۆمیسک لەسەر ئەو نەخۆشیانی لە جەستەی ئابووری هەرێمی کوردستانە هەیە بۆتانە خەمەڕوو پاشان بەراوردێکی ساداکەم لە نێوان ئابووری هەرێمی کوردستان و ئابووری دەوڵەتی عێراقا تەوسیاتی خۆشم ئەخەمەڕوو دوایی ئەمەی کە لێرە جەنابتانەی بینن بە تایبەتی ئەوانەی کە ئابووری ناسن ئەم دایەگرامە زۆر شایعەوە بە تایبەتی لە ئیقتیسادی کولیە ئەمە پێوترێ التدفق الدائري للدخل ئەمە ئێستا لە بەرچاوتانە گریمانەیە ئفتیرازیە بە گریمانەی ئەوەی تۆ لە دوورگەیە کاژی لەم دوورگەیە بەس دوو قیتاعی تایە کە بریتە لە قیتاعی ئینتاجی لەگەڵ قیتاعی عائیلی ئەگەر مصطلحەکان بە عەرەبی بڵێم کەس کێشەی هەیە بەڵێ باش قیتاعی عائیلی هاوسهۆڵدز لەگەڵ پرۆدەکشن سێکتەر لەم دوورگەیە ئێمە وا بە گریمانە وەرەگرین کە نە حکوومەت هەیە وەنە هیچ علاقەیەکی لەگەڵ عالەمی خارجیە هەیە وەنە بانقی تایە با بزانین اقتصاد لەم دوورگەیە چۆنە من بۆیە ئەمە باسەکەم چکە ئەمە ڕێگە خۆشکەرە بێ بۆ تێگەیشتن لەو شتانی ترکە ئەمێ لە ئایندەیە بۆتان باس لێرە خەڵک قیتاعی عائیلی بریتە لە خێزانەکان بریتە لە خەڵک ئەمان خاوەنی چین خاوەنی ئەرز و عەمەل و ڕەسمال و تەنزیمن واتە خۆیان ناچنە ناو عەمەلی ئینتاجیەوە خۆیان ناتوان هیچ ئینتاجکەن بە ناچاری ئەمەی کە پێیانە ئەمانی کە پێیانە بەم خەتەی کە منەقەد نییە ئەیا بەکێ ئەیا بە قیتاعی ئینتاجی قیتاعی ئینتاجی ئەمانە هەمووی پێکەوە بە گەڕەخات لە حەسیلەیە چی ئینتاجەکات سلای نیهایی و خەدەمات ئەمە زۆر بەدیهیە واتە لەم شوێنە نە حکوومەت نە بانک نە قیتاعی خارجی بەس ئەم دوانە هەیە دوو قیتاعە بەم شێوەیە ئەمە ئینتاجەکات بەڵام کە قیتاعی عائیلی ئەمە ئەیا بە قیتاعی ئینتاجی لە بەرامبەرە چی وەرەگرێت سەری ئەم تەدەفقەکە ئەمە پێوترێ عوائد عوامل الإنتاج یا ئەثمان عوامل الإنتاج یا پێوترێ دەخلی قەومی ئەمە هەمووی دەخلی قەومیە ئەمەی پیاوێتی لە بەرامبەر ئەرز ئیجار وەرەگرێ لە بەرامبەر عەمەل ئوجور وەرەگرێ لە بەرامبەر ڕەسمال فەوائید وەرەگرێ لە بەرامبەر تەنظیم ئەرباح وەرەگرێ کەواتە ئێمە ئەوەی کە مەبەستمانە ئێستا جوڵەی نەقدە لەم جەستەی ئابووری هەرێمی کوردستان بۆ نمونە کە لە ئایندەیە باسێکەکەین زای نەقد چۆنە جوڵێ لە قیتاعی عائیلیەوە لە قیتاعی ئینتاجیەوە وەکو عوائدی عواملی ئینتاج پارە ئەگەڕێتەوە بۆ قیتاعی عائیلی قیتاعی عائیلیش ئەم پارەی سەرفەکاتەوە بە ئینفاقی ئیستیهلاکی واتە ئەم سلع و خەدەماتەی کە ئەم ئینتاجیەکات ئەمان پارەکە خەرجەکەنەوە ئەیەنەوە بەو ئەمە سەری تەدەفق و سێرکیلەیشتەکەکە جوڵەکە بەم شێوەیە بێت مادەم جوڵەکە بەم شێوەیە ئەمە تەوازونێکی دائیم دروستە بێت لەم سوورە ئیفتیرازیە کە لە ئەرزی واقع بوونی نییە دەخلی قەومی
بۆ نمونە یەکسانە بە ناتیجی قەومی، واتە تۆ ئەو پارەیە کە وەریەگری خۆی ئەو پارەی کە وەریەگری هەمووی خەرجەکەیتەوە. ئەمە ئاسانکاریەکمان بۆکە بۆ تێگەیشتن لەم دایەگرامەی تر کە من مەبەستمە لێرە باسی کەم. ئەمە بریتیە بۆ نمونە لە هەرێمی کوردستان یا لە هەر وڵاتێکی تر یا لە هەر هەرێمێکی اقتصادی سەربەخۆ ئەم قیتاعانەی تایە، قیتاعی عائیلی لەگەڵ قیتاعی ئینتاجی ئەم دوانەمان باس کرد، لەگەڵ قیتاعی حکوومەت دەوریچیە، لەگەڵ قیتاعی عالەمی خارجی. واتە ئێمە هەرچ پەیوەندیەکمان بە عالەمی دەرەوە کە عوملەی ئەجنەبی بێتە ناو وڵاتەکەتەوە یا بڕاتە دەرەوە لە ڕێگەی قیتاعی عالەمی خارجیەوە بێت. و قیتاعێکی وەسیطی ترمان هەیە کە بە شێوەی هێلکەی ڕەسم کراوە لێرە کە بریتیە لە قیتاعی مؤسساتی مالی کە ئەمە بریتیە لە بانقەکان بیما فیها بانقە بازرگانیەکان. ڕۆڵی ئەم لەم شوێنەوە باسیکەین مؤسساتی مالی چییە، بنوک چییە؟ کاتێک کە قیتاعی عائیلی ئەو پارەی کە وەریەگرێتەوە کە باسمان کرد کە لە ڕێگەی ئیجار و لە ڕێگەی فەوائید و ئەرباح و ئەمانەوە کۆی پارەکانی خەرج ناکات، گریمان لە سا 80 خەرجەکات دەیاتەوە بە سلاحی ئیستێهلاکی، لە سا 20 پارەکەی ئیدیخاراتە. ئەم ئیدیخاراتە لە دنیاە لە بەرەوەی مؤسساتی مالی مؤسساتی ئەکتیڤە لە ڕێگەی وەدایە ئەوەی خاتە بانقەکانەوە، بانقەکانیش بە قەرزە یا بە قیتاعی ئینتاجی و لە ئیستیسمار، کەواتە دووبارە سێرکیولەیشنەکە ئەگەر چی لە سا 20 تەسلیبات بووە ئیدیخارات بووە کە تۆ خەرج نەکردووە، بەڵام جارێکی تر لە ڕێگەی سوقی مالیەوە ئەچێتەوە ناو عەملیەکە و تەدەفوقەکە تەوژمەکە و تەیاری پارەکە جوڵێتەوە. دەوری حکوومەت چییە لێرەیە؟ حکوومەت عادەتەن زەرائی بەسەرێ لە قیتاعی عائیلی بەرامبەر بۆ پارانی کە وەرگرتووە لە ئەثمانی عوایدی ئینتاج یا لە عواید عواملی ئینتاج، ئەو پارانی کە وەریەگری حکوومەت زەریبە و لێسەنێ و ڕسووبە لێسەنێ، غەرامە لێسەنێ، هەموو ئەو پارانی کە چێتە ناو فی ئەکاونتی حکوومەتەوە لێرە حکوومەت لە ڕێگەیەکی تر خەرجێکاتەوە بۆت کە لە ڕێگەی ئینفاقی حکوومیەوە، ئینفاقی حکوومیش بریتیە لە ڕەواتی بۆ مۆزەفینی حکوومەت یان بریتیە لە پارە سەرفکردن بۆ مەشاریعی بوونی تەحتی. واتە ئەم جارە کە ئەم قیتاع ئەو چواری هاتە ناوەوە سێرکیولەیشنەکە بریتیە لە چی؟ جارێ تەسلیباتمان لەمەیانە کە باسمان کرد تەسلیباتمان ئیدیخار بوو و ئیضافات بریتی بوو لە ئیستیسمار، کە قیتاعی حکوومەت یا زەریبە و لێسەرێ بریتیە لە تەسلیبات، واتە لەو جوڵەی ئەو تەوژمەکە مەکاتەوە، بەڵام کاتێ پارە خاتەوە ناو بازار جارێکی تر ئەو ئیضافا خاتەوە ناو ئەو تەوژمی جوڵەی بازارە. ئێمە قیتاعی عالەمی خارجیشمان هەیە کە ئەمە زیاترتی ئەکاونتەکەی بریتیە لە میزانی مەدفوعات balance of payment کە ئەمە بریتیە لە صادرات و واردات. لە وڵاتێکی وەک ئێمەیە ئێمە عادەتەن وارداتمان زۆرە، ئیستیرادات زۆرەکەین، کەواتە پارەی ئەجنەبی لە وڵاتی ئێمە چێتە دەرەوە بۆ سین بۆ نمونە بۆی سلعەیەک بێنین بیکڕین. ئەگەر صادراتمان هەبێ ئێمە پارەی ئەجنەبی لە دەرەوە ئەهێنین ئەخینە ناو وڵاتەکەمان، کەواتە واردات بریتیە لە تەسلیبات و صادراتیش بریتیە لە ئیضافات. ئێمە تەوازونی سوق، تەوازونی اقتصاد بەعام بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کۆی ئەو پارانەی کێتە ناو ئەم تەوژمەوە ئەبێ یەکسان بێ بە کۆی ئەو پارانی کە لەم تەوژمە دەرەچێت لەم تەدەفوقات. بۆ نمونە قیتاعی عائیلی کە پارە کۆکاتەوە ئیکتینازیەکە لە ماڵەوە ئەی خاتە قاسەوەی خاتە ژێر بەتانیە و ژێر فەرشەوە چەکمەجەوە هەڵیەگرێت، ئەمە تەسری بکات، ئەمە لەم تەوژمە کەمەکاتەوە. ئەگەر ئێمە حکوومەت هەوڵنەیە ئەم ئیدیخاراتە بکا بە ئیستیسمار و بچێتە قیتاع ئینتاجیەوە، کەواتە تۆ تەوازونی اقتصادی نییە، خەلەلێ بۆ تو بسەبێت. لە ئەمەش لە ڕێگەی کێو لە ڕێگەی سوقی مالیەوەی کا لە ڕێگەی بانقە بازرگانیەکانەوە
حکوومەت ئەو پارەی کە لە خەڵکی سەنێت ئەبێ خەرجی کاتەوە. ئەگەر خەرجی نەکاتەوە واتە ئەگەر با بڵین ئەم بەشە گەورەتر بێ لەو بەشە کەواتە خەلە لێ دروستە بێت لەکوێ لە میزانی حکوومەتە. قیمەتی ئەگەر تۆ ئیستیرادات زیاتر بێ لە سادیراتێ وەڕئوسی ئەموال کێتە ناو وڵاتەکەی تۆوە بزانی چەنە بەرامبەر بەو ڕئوسی ئەموالی لە وڵاتەکەی تۆ دەرەچێت. واتە بۆ ئەوەی تەوازونە دەستکەوێت تۆ پێویستەکە ئیزافاتی لەگەڵ تەسریباتی یەکسان بن بە یەکتری. بەڵام ئەمە ئەگەر ئێستا بێت و من باسی هەرێمی کوردستان بکەن ئسقاتێکی بەسەر هەرێمی کوردستانە وەمان دەرەکەوێت کە ئەم قیتاعانە بەشی هەرە زۆری مەشلولە. ئێمە قیتاعی عایلیمان هەیە واتە ئەو پارانەی با بڵین کە وەریەگرێتەوە لە قیتاعی ئینتاجی کە بیتیە لە ڕەسمال و لە ئەرباح و لە وجور و لەمانە بەشێکی زۆری ئیدیخارەکات. ئەم ئیدیخارە لەبەرەوەی ئەم شوێنە فاشیلە لەبەری ئەم شوێنە مەشلولە خەڵک لە ماڵەوە دایناوم ئیکتینازی کردووە و پارەکان نەزۆکن. من لە کۆڕێکا لەگەڵ کاک محەممەد هەیەبووم برادەرێ باسیەوەیە کرد ئەیوو لە تەقریری محافظی بانکی مرکزیە باسیەوەی کردووە کە لە سا 60 پارەی عێراقی دیناری عێراقی کە ئیزدار کراوە نە لە بانقایە نە لە بازاڕایە کەواتە لای خۆیان ماوەتەوە بە نەزۆکی هەڵگیراوە ئەم پارانە. لە سا 60 دیناری عێراقی لەم دوو شوێنە نییە کەواتە ئەمە کاری کردوتە سەر ڕەوتی جوڵەی پارە لە ناو عێراقا با بڵین. کاڵین عێراق بۆ هەرێمی کوردستانیش تەبعاً لەبەری ئەمە تەبعی نەقدین ئەبێژەگرێتەوە. ئەمە بەنسبە قیتاعی عایدیەوە. قیتاعی ئینتاجیمان ئێمە جەنابتان نەزان لە دوای شەڕی داعشەوە نەک سەدان بگرە هەزاران کۆمپانیا قفڵی لە کۆمپانیاکە یاوە دایخستووە و سەدان کارگەی مەحەلی کارگەکانیان داخستووە. هەزاران چێشخانە و دوکان و سەرتاشخانە و پیشەوەر و ئەمانە ئیشەکانیان داخستووە. ئەم قیتاعەشمان ئێستا قیتاعێکی مەشلولە و هیچ منافەسەیەکی عالەمی خارجی پێ ناکرێت لەبەروی زۆربەی کاڵا و خزمەت گوزارەکان ئێستا لە دەرەوەیان. ئەم قیتاعە لەبەرەوە پاری پێ نییە کە بیاتەوە تا ئەم جوڵەیە خێراکە کە باسمان کرد. بەنسبەت قیتاعی حکومیەوە جەنابتان ئاگاتان لێیە کە دایمە ئێمە لە 2014 تا ئێستا بەردەوام سەر ڕای قەرزکردنی 33 ملیارد دلار بەردەوام باز دەواکەین کە عەجزمان لە میزانی حکوومەتە. تەمان ئەمە هەرچی ئێمە باسیەکەین بۆ هەرێمی کوردستان بەگشتی ڕاست بێ لە دوای ئەو ڕێکەوتنەی زۆنی زەرد و زۆنی سەوز دوو جار بۆ سلێمانی ڕاستە. ئەمەی سەرۆش کە باسیەکەین ئەمە با بڵێ میزانی مەدفوعات خۆتان نەزانن ئێمە چه عەجزێکی گەورەمان وەکو هەر وڵاتێکی شەرقی تر بەڵام بە تایبەتی ئێمە لەبەرەوەی هیچ سەرعەیەکمان نییە پیشە سازی و کشت و کاڵ لای ئێمە لە خراپترین وەزعیەتی لەبەرەوە هەموو شتێکمان ئیستیراداتە. ئەم ئیستیراداتێکێکی زیاترە لە سادیرات و ئەو ڕئوس ئەموالەی کە لە کوردستانەوە چێتە دەرەوە لەبەرەوەی ئارامی نییە لەبەری خەڵکە ترسێ و من پێم وایە یەکێک لەو ئیجراعاتانێک ئێستا لە سلێمانی یەکرێ کە لە ڕێگەی مەسەلەن چەکدارەوە هەڵەکوتنە سەر گەندەڵکاران و ئەمانە زیاتر ئەو خەڵکانە ترسێنێکە بەتەمان پارەکانیان بۆ نمونە ئیستیسمارکن لە هەر مەجالێکا بێ. لەبەرەوە ئەو ڕئوس ئەموالی کە ئێستاش هەیە ئەگەر بە پارەی گران بێ یا بە پارەی ناوخۆ خەڵک هەوڵەیە کە بیباتە شوێنێکی تر. تەنانەت لە سلێمانیەوە خەڵک هەوڵەیە بیباتە هەولێر کەمێک ئارامترە. وە لە کوردستانەوە بیتالی خەڵکە چێ لە تورکیا ئیستیسماراتەکە لە ئەوروپای کات لەبەرەوە ئەو ڕئوس ئەموالەی کە دەرەچێت کە بۆ دەرەوەی وڵات زۆر زیاترە وەک لەو سەرمایی کێتە ناو وڵاتەوە. کۆی ئەم هینە پێمانەڵێت کە قیتاعەکانمان هیچیان بەڕێک و پێکی ناڕۆن لەبەرەوە تەوازۆنی اقتصاد لە هەرێمی کوردستانە نەبووە و نییە. ئەمەش نیشانی ئەوە نییە کە تۆ یەکێ لە قیتاعەکانێ بۆ نمونە ئەگەر حکوومەت میزانی حکوومەت ئەگەر بێت و تۆ عەجز نەبوو بەگریمانی ئەوەی ئێستا
لە هەولێرەوە پارەیان نرد بۆ سلێمانی بۆ پڕکردنەوەی عەجزی سلێمانی، بەڵام کێشەی تەوازوونی بازار حەل ناکات، کێشەی تەوازوونی اقتصادی هەرێمی کوردستان حەل ناکات. ئەو وەسعانەی کە هەمانە، ئەو موشکیلە هەیکەلیانەی کە هەمانە وەکو خۆی مێنێتەوە، تەنها هەنگێشتی بچووک نەبێ، وەکو تۆزێ لەمە پێش باسمان کە ڕەنگە شارەکە پاک و تەمیزتر بێ، هەنگێ نەفەقاتی خەستەخانە و هەنگێ ئەمانە زیاتر بتوانن سەرفکەن، ئەگینا کێشەکان کە ئێستەی نەسەری تۆزێکی تر هەمووی وەکو خۆی بێنێتەوە. و ئەم مەکینەیە بەڕێی من ئەم ماکینە اقتصادیە چیتر ئیش ناکات، چونکە ئەگەر نەوت ببێ بە $200 بە قەناعەتی من نە ئەم جیسمە مەشلولە ساغە بێتەوە، نە ئەتوانن لە بانقەکان ئەبوژێتەوە، و نە قیتاعی ئینتاجی. بۆ نمونە سلێمانی ڕەنگە هەولێر حاڵەتێکی تا ئەنگازەیەکی کەم تایبەتی تر بێ کە هینەسەری تۆزێکی تر، و نە کۆمپانیاکان ئیشیانە بێت، و ئەگەر سەرڕێژیشت هەبێ لە واتە فائزت هەبێ لە میزانی حکوومەتە پارەکە ئەوە زۆر نابێت کە تۆ بتوانێ ئەمە هەمووی ئەم قیتاعانە بژێرێتەوە. و بۆ ئەوەی خەڵک متمانە پێیاکاتەوە بە بانقەکان پێویستی بە چەند ساڵێک بەڕێی من پێویستی بە 5 ساڵ بۆ 10 ساڵ هەیە، و بۆ ئەوەی خەڵک قەناعەت پێ بکەی کە ئەم پارانەی بە نەزۆکی لە ماڵەوە دایناوە بیخاتەوە ناو بازار، تۆ پێویست بووەکە شەریکاتی ئەموالدانی، پێویست بووەکە شەریکاتی موساهەمەدانی، چونکە شەریکاتی ئەشخاص وەکو شەریکەی مەحدودە و شەریکەی تەزامنی و مەشروعی فەردی بڕوا ناکەم تەشجیعی ئەوە بکات و ناشتوانێت جاین پرۆجێکت ئینتاجکە، واتە مەشاریعی عیملاق لە هەموو دنیا لە ڕێگەی شەریکاتی موساهەمەوە ئاکرێت. شەریکی موساهەمە کە بەشێکە لە مؤسساتی مالی، ئەیش پێویستی بە بۆرسە هەیە، بە سوقی ئەوراقی مالی هەیە. ئەم ئیجراعاتانی کە ئێمە باسیەکەین بەڕاستی کە 32 ساڵە هیچیان نەکراون تۆزێ لە خەو نەچن، ڕەنگە ئەگەر نیەتێکە بێ بۆ چاکسازی 10 ساڵی بوێ. و من ڕەشبینم لەوەی کە حکوومەتی هەرێم ئەم ئیجراعاتانە بکات و ئەم جیسمە مەشلولە، ئەم مەکینەی کە ئیش ناکە بە ئاسانی بیخاتە ئیش. لەم شوێنەیە هەر لەم دایەگرامەیە ئەمە عادەتەن یونیکە لە هەموو دنیا بەم شێوەیە، بەڵام لە هەرێمی کوردستان دووشتی جیاواز هاتوون، دوو کیانی ئابووری، دوو کەرتی جیاواز، دەتوانین بڵین دوو سێکتەری جیاواز هەیە کە لێرەیان نییە لەم دایەگرامەیە. یەکەمیان ئەم حکوومەتی کە ئێمە هەیە هەمانە لێرە، ئەمە حکوومەتێکی سوەری بێدەسەڵاتە، وەزارەتەکان هیچ دەسەڵاتیان نییە. لە پشت ئەوەی ئەم ڕسمەوە شوێنێک هەیە لێرە ئەتوانی سێکتەرێکی تەڕەسب بکەی کە ناوی بنی سێکتەری قیتاعی حیزبی یا عەوائلی سیاسی، هەر شتێک لەمانە. لەبەرەوەی زۆر ئەم شوێنە، ئەم شەخسەی کە لێرایە، ئەم پیاوەزەیە قیتاعی حیزبی مۆنۆپۆلی هەموو شادەمارەکانی ئابووری هەرێمی کوردستانی کردووە. نەوت و سەب کۆنتراکتەکانی نەوت و جگەرە و ئیتیسالات و مەشروب و قیتاعی مقاولات و وشتی زۆر زۆر بچووکیش خۆتان نەزانن. لەبەرەوە ئەم قیتاعی کە لێرە هەیە هەموو گیانی بریتێ لە تەسریبات کە لەم جەستەیە دەریەکە، و زۆربەی زۆری پارەی ئەم وڵاتە خۆتان نەزانن. ئەگەر ناوی کۆمپانیاکان لە هەولێر و لە سلێمانی بێنن هەمووتان نەزانن کە کۆمپانیاکانی سەر بە حیزب بۆ کۆمپانیای وا هەیە 2 جار لە حکوومەت دەوڵەمەندترە. ئەمە قیتاعێکیان کە زۆر سلبیە کە بریتیە دەسەڵاتی کلیپتۆکراتی کوردی ئەمەی پێیە، و وەکو مزەقەیەکی حرامی پارە لێرابات و هیچیش زەخ ناکاتەوە بۆ ناو ئەم، هیچ پارێک زەخ ناکاتەوە بۆ ناو ئەم تەوژمە. لە پاڵیا شتێکی ئیجابیە. ئەگەر عەرەب نەبوایە بەڕێی من، بازاڕی ئێرە وەسع خراپەکەی زۆر پێوە دیارە بوو، ئەم جاریان بە تایبەتی هەولێر. عەرەب ڕۆڵی ئەوەی کە ئێمە هەر خۆمان پێڵین عەرەب بۆیە لێرە وام ناوناوە، ئەو کەسانەی کە لە ناوەڕاست و خواروی عێراقەوەیەن، کاریگەری سەرمایە گوزاری عەرەب لەسەر تەوژمیدا هەر لە هەرێمی کوردستانە. ئەمانە چێشخانە دانێن، ئەمانە مەشروعی بچووک دانێن، مەشروعی مامناوەند دانێن، و ئەم خەڵکانە وەحداتی سەکەنیەکڕن، وەحداتی سەکەنی بە ئەندازەیەک. ئێمە بیستومانە کە ڕەنگە لە کورستی لە سلێمانی یا هەنگە
لەم مجەمعانەی هەولێر کابیری زۆرینەی عەرەبە و ئەم خواستەی کە ئێستا عەرەبی شەیەتی لەسەر وەحداتی سەکەنی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر وای کردووە کە زۆربەی زۆری ئیستیسمارەکانی لەو مەجارەیە بێت. ئەمە ژوای کردووە کە هەنگە جیاوازی لە بینی هەولێر و سلێمانیە هەبێت. بەڕێی منەمە عیلاقی بەسەر ئیدارەی ڕەشیدی اقتصادی برادرانی زۆنی زەردەوە نییە، ئەوەنێ عیلاقی بەسەر ئەو پارەیەوە هەیە کە عەرەب سەرفیەکە لەناو هەولێرە. یەک سەرمایە گوزاریەکەن، سەرمایەکی زۆرێنن لە بەغاوە بۆ ناو هەرێمی کوردستان. دوو نیشتەجێبوونی سەدان هەزار عەرەب لە هەرێمی کوردستانە، نەک نەبۆتە ڕاگرانی بۆ سەر ئابووری هەرێم، بەڵکو کاریگەری ئەرێنیان هەیە و پارە لە عێراق تۆ دەهێن و لە کوردستان خەرجیەکەن. زۆرن ئەو کەسانی ئێوەش بیستوتانە مەعاشەکانیان لە بەغایە و پارەکانیان لە هەرێمی کوردستان سەرفەکەن. ئەمە وەکوایە لە میزانی مەدفوعاتە کە فێوترێ مەسەلەن تەحویلات من طرف واحد، هیچی بۆ ناکەی و پارە و بێنێ و خەرجیەکە. سەردانیکردنی سەدان گەشتیاری عەرەب بۆ شارەکانی کوردستان و جوڵی کەرتی گەشتیاری چالاک کردووە و ئەمانە بەڕێی من یەکێکە لە ڕووی اقتصادیەوە باسیەکە. من لێرە باسی سیاست ناکەم و تەجەدولی سیاسەتەکەم، ئەمە ئەگەر ببێتە هۆی گۆڕانکاری دێمۆگرافی و ئەگەر ئێمە زەرەری لێ بکەین ئەمە قەزەیەکی ترە، بەڵام لە ڕووی اقتصادی ئێمە قازانجمان لێ کردووە. ئەم مۆزوعانەمان باس کرد لە میانێکیرا. لێرە باسی ئەومان کرد شەرت نییە تۆ ئەگەر سەرڕێژیشت هەبێ لە میزانی حکوومەتە، ئەگەر فائزیشت هەبێ نیشانی ئەو نییە کە وڵاتەکە وەزعی خراپە. بۆ نمونە وڵاتی ئوردون نزیکەی دوو ئەوەنەی خەڵکی هەرێم خەڵکی تیاژی سوکانەکەی مەساحەکەشی تەقریبەن دوو ئەوەنەی هینە، بەڵام GDPەکەی 4 ئەوەنە و 5 ئەوەنەی GDP هەرێمی کوردستانە و عەجزیشی هەیە لە میزانی حکوومەتە، بەڵام تەوازونێکی اقتصادی هەیە و جوڵەی داهات لەناو وڵاتەکەیە بە ئاسانیە ڕوا سموثلی. ئەمە بۆ باسکردن ئەگەر زۆری زەر تەنانەت پارەش بنێرێ ئێمە وەسعی سلێمانی کارناوێت و ئەو برادرانی هەنگێ پەرلەمانتار هەن کە مەلەفیکەن گەندەڵی هەڵێنەوە و باسی ئەم مۆزوعانەکەن. ئیحایەکی ئیجابی تایە، تەفاعولی تایە بۆ تۆ، وەکو وایە پێ بڵێ ئەگەر ئەم مەلەفە گەندەڵیە چاک بکرێ ئیتر وەسعی اقتصادی هەرێمی کوردستان باشە بێت. من ئەوەی کە ئەمەوێ بێڵێن بە ئێوە ئەوەیە بە خەڵک بڵین ئەگەر هەموو مەلەفەکانی گەندەڵی چاک بێت و هەولێریش پارە بنێرێ بۆ سلێمانی، وەسعی سلێمانی چاک نابێت. سلێمانی مەکینەیەکە لە ئیش کەوتووە، مەکینەی اقتصادی سلێمانی لە ئیش کەوتووە، پێویستی بە حلولی ترە. من بەش بە حاڵی خۆم ڕێی خۆم ئێستا بە جەنابتان ئەڵێن. ئەمە باسمان کرد شەلەلی لە سەردایەگرامەکە شەلەلی بانکەکان و کەتی تایبەت و عەجزی میزانی مەدفوعات و پاشەکەوتی نەزۆکی هاوڵاتیان هۆکاری سەرەکین بۆ ناهاوسەنگی. هەنگێ مؤشیراتی اقتصادی کولیمان هەیە، ئەمە ماکرۆ ئیکۆنۆمیکس بە هەڵاوسانمان هەیە. خۆتان جەنابتان ئەزان بە چەند هۆکارێک ئێستا کاڵا و خزمەت گوزاری لە هەرێمی کوردستانە بەرز بۆتەوە. لەبەرەوەی ئێمە وەزارەتی تەختیت و وەزارەتی مالیە و هیچ کەسێک نییە ڕقەمی ڕاستی و پێ بڵێ شتێ بە مەزەنی خۆمانەیڵین. من بە مەزەنی ئەو شتانەی کە سەیر یەکەم ڕەنگە لە چاو پێرارا بە نیسبەتی لە ساڵ 25 بۆ لە ساڵ 30 هەڵاوسان لە کوردستانە هەبێت. بەشێک لەم هەڵاوسانە سەبەبەکەی ئەوەیە کە سعری سەرفی دینار بە قازانجی حکوومەتی عێراقی بە زەرەری هاوڵاتیان کە لە 120 کرا بە 145 و 146 بەشێکش لەم تەزەخومە پێوتێ تەضەخم المستەورد کە عیلاقی بەسەر ئەو وەسعی اقتصادی عالەمیەوە هەیە کە ئێستا لە دوای شەڕی رووسیا ئۆکرانیا کە تەزەخومێکی زۆر سەر تا سەری عالەمی گرتووە، نرخی نەوت بەرز بۆتەوە. لەبەرەوەی ئێمە زۆربەی کاڵاکانمان لە دەرەوەیەنین، لەبەرەوە ئەو هەڵاوسانە بەشێکی تەضەخمی مستەورەدە. پووکانەوە یا ڕکودی اقتصادی، ئێمە ئەگەر بچین بۆ هەر مۆڵێک ئێستا سەیرەکەی لە ئێواران ناکابواە گەرمەی بازار بواە، سەیرەکەی مۆڵەکان بەشی هەرە زۆری بەتاڵە، بازارەکان هەمووی بەتاڵە، خەڵک هەمووی ئەناڵێنێ بەدەست بێ بازاڕی و کەم بازاڕیەوە.
واتە ڕکودێکی بەرچاو هەیە. ڕکودەکەی ئێمە خۆی لە عیلمی اقتصادا جەنابە نەزان ئەگەر 2-3 مانگی لە دوای یەک ئەگەر ئەمە بەردەوام بێت ئەبێ بە ڕکود وانە ئەگەر دکتۆر وانە ئەگەر لەوەش درێژخایەنتر بێت پێوتێ کەسادی اقتصادی. ئەمەی ئێمە ڕکودێکی مستەدامە و ڕکودێکە تەمەنی هەیە بە تایبەتی لە شاری سلێمانی. لە شاری هەولێر کەمترە، سەبەبەکەیمان باس کرد لەبەرەوەی ئەو عەرەبانی کاچن بۆ شاری هەولێر ژمارەیان زیاترە، ئەو وەحدە سەکەنیانی کە لە شاری هەولێر ئەفرۆشێ ئێجگار زیاترە و بێجگەلەوە پێگەی جوغرافی شاری هەولێر کە حدودی هەیە بە تورکیا و بە ئێران و بە سووریا و بە عێراق و بە داعش و بەدار و بەردەوە ئەمانی زیاترە و ڕەنگە ئەو سیاسەتی زۆنی زەرد سیاسەتی مانەوە بێ جیاوازتر بێوە لەم سیاسەتە اقتصادی کەم برادرانی لای خۆمان پێی ڕەویەکەن کە قەت بۆنی ئەوەی لێنایەکە خۆیان بە تەمای مانەوە بن. بەتالە یەکێکە لە مؤشیرەکانی تر عادەتەن لەگەڵ هەڵاوسانە عەلاقەیەکی عەکسیان هەیە، واتە تا تەزەخم هەبێ کەواتە پارە زیاتر ڕژاوە لە بازاڕە، تا پارە زیاتر بڕژێ کەواتە بێکاری ئەبێ کەمتر بێ، بێ عەلاقەکە عەکسی بێ. بەڵام ئەوەی کە ئێمە لێرایی بینین ئێستا بە فیگەرێکی تر شەرحێکم بۆتان پێچەوانەیە و پێشتان ئەڵێم بۆچی پێچەوانەیە. هەموو ئەو کارمەندانی لە حکوومەتە ئیشەکەن بەشی هەر زۆری پێویستی. من خێزانەکەم لە کتێبخانەی گشتی سلێمانی ئیشەکات لێم پرسی ئەڵێ 306-307 مۆزەفمان هەیە، لەو 307 مۆزەفە 300یان تەمەنیان لە سەر و 35 و 50 تا 60ەوەیە، هیچ گەنجێکی دیان نیە مطلقاً بێجگەلەوەی کە ئیشیان هەیە. گەنج هەمووی ئەچێتە ئەم خانەی بێکاریەوە. بێکاری جەنابان نزانن کەسێکە کە بێ ئیش بێ، نیەتی ئیشی هەبێ و بۆ ئیش بگەڕێ و دەستی نەکەوێت. ئێمە هەموو گەنجەکانمان لە کوردستانە زۆرینەی زۆری بێکارە و ئەوانەشی کە لە ناو ئەمەلی ئینتاجیان ئیشەکەن لە ناو حکوومەتە، لە ناو کەرتی تایبەتە، بەڕاستی خەڵکێکی پیرن. ئەمە باسی بێکاری دەمامکدارمان کرد لێرە. حتمما مؤشری هەژاری دووبارەیەمەوە سەرەوەی ئێمە هیچ مؤسسەیەکی نەحکومی نەمونەزەمەیەک نییە مؤشراتمان باتێ. بۆ نمونە ڕێکخراوی ئۆکسفام لێرە نییە تا پێمان بڵێ نیسبەی هەژاری لە کوردستان چەنە، بەڵام خۆمان ئەگەر هەر بەر ترافیک لایتەکان و ناو بازار بکەینە معیارێک ئەچی بۆ بازار بێت و 50 کەس داوای سواڵە لێکە، لەبەرەوە خەڵکێکی زۆر ڕۆژ بە ڕۆژی نەبێ و پێکاتەی چینایەتی هەرێمی کوردستان لە ماوەی 15 ساڵی ڕابردووە بە تەواوەتی گۆڕا. ئێمە کۆمەلگایە بووین کە زۆربەی میدڵ کلاس بووین، کە زۆربەی زۆری چینی ناوەند بووین، بەڵام ئێستا بەهۆی پێڕەوکردنی ئەم جۆرە سیاسەتەوە ئەتوانم بڵین ئەو کابرای ئیتالی ناوی چییە؟ ئەوەی پرینسیپڵی هەفتا بەدەی هەیە گەر اقتصادیەکە؟ بەڵێ پاریتۆ گەر پرینسیپڵەکەی هەفتا بە 30 بێ، من پێم وایە لێرە 90 بەدەیە لە 190 سەروەت و سامانی ئەم وڵاتە بۆ لە سادەی خەڵکەکەیەتی. ئەتوانە بڵێم شوێنێکی وەکو کۆمپانیای کار شێخباس بەقەدر هەموو هەژارەکانی هەولێر گەڕەکە هەژارەکانی هەولێر داهاتی هەیە بە کوران و بە تەیراوە و بە کورانی عەنکاوە بە هەموویەوە بە تاقی تەنیا. لەبەرەوە ئەم شێوازە شێوازێکە جیاوازی چینایەتی دروستەکە، نایەکسانی دروستەکە، نائەدالەتێکی زۆر دروستەکە و خۆشبەختی و پێکەنین لەسەر دەموچاوی خەڵکەکان نایاڵێ. هەر ئەمە هۆکاریەوە هەیە لە زاخۆوە هەتا خانەقین کەس پێ ناکەنی، هەموو خەڵک مۆڕاکەن. تەوان ئێمە ئەوشمان باس کرد، ئەمانەمان لە شوێنی ترا شەرح کردووە. ئەوەی کە ویستم باسی کەم لەسەر شتێک هەیە حتمما ئێوە هەمووتان نەزانن بە ناوی ستاگفلیشن یا ڕکود التەضەخمی. ڕکود التەضەخمی عادەتەن لە دنیاە یا ڕکود هەیە یا تەضەخم هەیە، یعنی حاڵەتە باوەکە لە قەیرانە اقتصادیەکانە یا تۆ بێ بازاڕیت هەیە یا هەڵاوسانت هەیە. بەڵام کە هەردووکی بەیەکەوە بێت کە زۆر نادرە لە هەفتاکانی سەدەی ڕابردووە لە بەریتانیا بۆ نمونە ڕوویاوە، حاڵەتێکی خەتەرە کە ئێستا اقتصادی عالەم هەمووی پێوەی خەریکە
بە ئینگلیزی پێوتێ ستاکفلیشن. ئەم ستاکفلیشنە مؤشیرەکانی لە کوردستانە هەر بە ئاسانی پێتان بڵێن دیارە. ئێمە وتمان پێویستە عەلاقەی بینی ئینفلیشن لەگەڵ ئەنیمپلۆیمنت کەواتە لە بینی بەتالە و لە بینی تەزەخومە پێویستە عەلاقەیەکی عەکسی بێت. ئەمە حاڵەتە باوەکەیە. بەڵام ئەمەی کە لە کوردستانە بینین حاڵەتێکی ڕاستەوانەیە، حاڵەتێکی تەردیە، واتە هەردووکیان بەرزن. هەم سعرەکان فڕیون، هەم بێکاریش فڕیوە. ئەمە حاڵەتێکە لە اقتصادا بە نیسبەت حکوومەتەکانەوە چارەسەرکردنی گرانە. من پێم وایە لە عێراقا لە زۆربەی عێراقا من نازانم بەڕاستی بۆ هەولێر چۆن چۆنیە، بەڵام ئەم حاڵەتە هەیە و ئەمە چارەسەرکردنی ئەمە حکوومەت ئەبێ عادەتەن لە شوێنی ترا بە سعری فائیدە حەلیەکە و بە عەرزی نقود حەلیەکات، پارەی زیاتر بخاتە بازاڕەوە، موشکیلەی هین چارەسەرەکە ڕکود چارەسەرەکە GDP بەرزە بێتەوە، دێماند بەرزە بێتەوە، واگەر بێت و پارەش بگرێتەوە زیاتر، وەکوەم حاڵەتێک ئێستا ئەمریکایکە سعری فائیدە بەرزەکاتەوە بۆ عیلاجکردنی تەزەخوم. بۆ نمونە ئەو پێی وایە تەزەخوم لەسەر هەیبەتی دەوڵەت و سەر مستەقبەلی اقتصادی ئەمریکاکەوێت ئەگەر چی تەڵەبیش دەبێ و GDP بەرەو خوارەوە بێ، بەڵام عیلاجکردنی ئەمەیان ڕاسترا. لەبەرەوە ئێستا ئەمریکا لە ڕێگەی سعری فائیدەوە خەریکی عیلاجکردنی ئەمەیە. ئەمە وەسعی سلێمانی ئەگەر من نازانم ئەگەر غەڵەت بکەم، ئینفلیشنت هەیە واتە تەزەخومت هەیە، لە هەمان کاتا بێکاریشت هەیە و لە هەمان کاتا ئەمەی کە جنابتانەی بینن تەڵەب لەسەر خواست لەسەر شتەکان کەمە و ناتیجی مەحەلی ئیجمالی واتە بەرهەمی خۆماڵی منحەناکەی بەرەو خوارە هەمیشە. ئەمە باسی ئابووری ئازادمان کرد، ئابووری سەربەخۆمان کرد، وەمە شیعارێکە ئێمە لە هەناردەکردنی نەوتەوە ئەیبیستین هەتا ئەم لەحزەیە بەردەوام ئەم شتا بیستین. بەڵام من حەزم کرد تۆزێ باسی ئەو بکەم کە ئەمە وەهمیش نەبووە، ئەمە بەڕاستی ئەتوانم بڵێم تا ئەنگازەیە یعنی درۆیەکە لەگەڵمان هاتراوە گینە ئابووری ئازاد نییە و بە تایبەتی ئابووری کەوتە ئابووری تۆ بێ سیاسەتی نەقدی و سیاسەتی مالی تەیە. ئێمە سیاسەتی نەختی نەیمان بە تەواوەتی ئێمە تابعی بانقی مەرکەزی بەغای. لە سلایدێکی ترا باسم کردووە لە بەغا چەند دەسەڵاتیان هەیە و ئێمە نیمانە، لە چەند شتا ئێمە پاشکۆی بەغاین، واتە ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییەوە. بەداخەوە ئێمە وەفدی دانوستکاری کورد لەگەڵ بەغا شەڕی وەزارەتی مالی کردووە، شەڕی پۆستەکانی تری کردووە، قەت نەمبیستووە یەک جار داوای پۆستێکیان لەناو بانکی ناوەندی بەغا کردبێ. ئەگەر ئێوە بیستوتانە من حەزەکەم پێم بڵێن. و حەزۆری کورد لە دەسەڵاتی نەقدی لە سڵتەی نەقدی سەفرە. هەرێمی کوردستان ئاگای لە هیچ نییە. بۆ نمونەکە سعری سەرف لە عێراقا کە ئیکەن بە 145 وەزیری مالی هەرێمی کوردستانی بان نەکردووە بڵێن ڕەئی چۆنە، ئەمە وەقعەکانی لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان چۆنە بێت. ئەم ئابووری سەربەخۆی کە ئێمە باسمان کرد کە چەند ساڵە باسیەکەین بەڕاستی بۆ تەمایی کێشەیەکی گەورە بۆمان و لە ڕووی مالیشەوە ئێمە سەربەخۆی تەواومان نەبووە. وەزارەتی پلاندانان و ئەرکەکانی ئێمە لە اقتصادی کولیە لە ماکرۆ ئیکۆنۆمیکس جەنابتان دەزانن چەند مؤشیرێکمان هەیە وەکو ئەوانەی کە لەسەرەوە باسمان کرد کە GDP هەیە، پێر کاپیتات هەیە، GDP بە نۆمیناڵ با بڵێن بە سعری جاری و بە پێرچەیزینگ پاوەر پاریتی بە هەر شێوەیەک لەم GDP لەگەڵ دەخلی قەومی لەگەڵ بەقالە هەر مؤشیرێکی تری اقتصادی بێ ئەوە ئەرکی وەزارەتی پلاندانانە. 32 ساڵە ئێمە نەمانتوانیوە ئەو ئەرکە جێبەجێ بکەینەوە. کەس نازانی ئێوە جەنابتان ئابووری ناسن و باحیسن و دەستکەوتنی معلوماتی لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئەوەی بۆ ئێمە بەراوردێکی ساڵێک بە ساڵێکی ترەوە بۆی بزانین ئێمە وەسعی اقتصادیمان ئایا بەرەو ڕکوو دەڕۆین، ئایا بەرەو نمووە ڕۆین. ئەگەر چەند ساڵێ لەسەر یەک بنمووی مستەداممان هەیە چیمان هەیە، هیچ کام لەم شتانەمان قەت دەست ناکەوێت و دەستیشمان نەکەوتووە. و من پێم وایە ئەمەیان عیلاقی بەسەر نەزانینەوە نییە، چونکە 32 ساڵ کافیە ئەگەر ئێمە گەنجمان پێ بگەیانایە
کە فێری دەوڵەتداری و حکوومەتداری و هەنگێ معیار هەیە هی بانکی دەولی و هی نەتەوە یەکگرتوەکان پێ دەڵێن چۆنی ئەمە ئامادەکەیت، چۆن GDP ئامادەکەیت و ڕەنگە خۆیان ئامادە بن بێن خەڵک بێن و ترینینی پێ بکەن بۆی تۆ بتوانیت ئەم مؤەشیرانە ئامادە بکەیت. بەڵام دایما ئەم برادەرانی ئێمە حەزیان کردووە هەموو شتێ لە تەمومژ و لە ڕموزا بمێنێتەوە بۆی کەس هیچ سەری لە بنی نەکات و کەسی شتێ تێ نەگات. وەزارەتی پلاندانان وەزارەتێکی ئەجگار گرانە کە ئەرکی حساباتی قەومی لە وڵاتەکەیە هەموو ئەو مؤەشیراتانی کە لە حساباتی قەومیەوە دەست دەکەوێت ئەم کۆیان نەکاتەوە لە حەسیلەیە ئەو مؤەشیرانە باحیسەکان بۆ هەموو بڕیارێکی اقتصادی کە حکوومەت بێبیا من تێناگەم بەڕاستی ئەنجومەنی وەزیران وەزارەتی مالیە لەسەر چه ئەساسی بڕیارەیە کە هیچ مؤەشیرێکیان لەبەردەسانە بێت. دووبارە باسی واکەین هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم دام و دەستگای سۆرین، کارتۆنین، وەزارەتی دارایی، تەنانەت پەرلەمان، لیژنەی دارایی پەرلەمان، لیژنەی ئابووری پەرلەمان، هەموو ئەمانە دەسەڵاتی هینن ئەوەی کە بڕیار بەدەستە حکوومەتێکی بخۆڵ و دەسەڵاتی کلیپتۆکراسیە کە لە خوارەوە لە ژێرەوە لە پشتی پەردەوە هەموو دەسەڵاتێکی هەیە. ئەمەشمان باس کرد کە هەموو شتەکان مۆنۆپۆڵ کراون. یەکێ لەو شتانەیە کە بیرتان بێ مانگی پێشوو بلاسپارت کە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم و بۆ برادرانی وت کە لەگەڵیانە دانیشت بوو کاڵێ ئەلفوبای دەوڵەتداری ئامادەکردنی بودجێ گشتیە. بودجێ گشتی کە بودجەی حکوومەتە پێم وایە کارێکی زۆر قورسیش نییە. ئەمە وەکو GDP نییە، GDP زۆر قورسە، GDP تۆ لە دوکان نارێکەوە تۆ بێ حسابی بۆ بکەی هەتا هەمووی. تۆ 12 وەزارەتت هەیە، تی ئەکاونتی وەزارەتەکان خەرجیەکان و لەگەڵ داهاتەکانیان کۆکەیتەوە بەڕاستی بێ بە میزانیە و خۆی کە بەغای کات. ئەمە بەڕاستی عیبەیەکی گەورەیە بۆ ئێمە و وەکوە ئێمە لە عەبەسا بژین. تۆ ئەگەر نەزانی بۆ ساڵی ئاتی نەفەقاتت چەنە دەبێت و پێویست بە چەنە، من تێناگەم چۆنی حکوومەتداریەکەن. وەزارەتی مالیە چۆن ئەتوانێ بەبێ ئەمە ئیشی وەزارەتەکەی ڕاپەڕێدێ. ئێمە قەرزی دەرەکی و پێشفرۆشی نەوت. قەرز جەنابتان ئەزانن لە دەستوری عێراقا تەنها ئەرکی وەزیری مالیەیە کە قەرزکە پاش ئەوەی کە ڕەزامەندی و تەزدیقی پەرلەمانی پێوەرەگرێت. لە کوردستانە ئێمە بەس 22 مانە و من پێم وایە وەزیری داراییش بە قرملی لێ ئێسانیە. ئەم قەرزانە چۆن کراون، کێ کردوونی، بۆچی کراون، سعری فایدەکەی چەنە، بۆ چەند کراون و تاریخی ئیستیحقاق و دانەوەکەی چەنە، لە کێ کراون، پرس بە کێ کراوە. هەموو ئەمانە ئەمە بریتین لە مەلەفی غامەز و جواب نەدراوە لە هەرێمی کوردستان. و بەشێک لەو قەرزانە ئەوەی کە من بیستومە قەرزی دەرەکی نییە، چکە سندوقی نەقدی دەولی قەرز نایە بە ئێمە. ئەمە پێشفرۆشی نەوتە لەگەڵ کۆمپانیاکانی نەوت و ئەمەش دیارە پاش مساوەمات و پاش هەنگێ تەنازولات لە نرخە ئەنجا ئەو قەرزانیان وەرگرتووە. یەک شتی تر هەیە ئەم مۆزوعی ئەخیر کە دێواندنی ئابووری هەرێم و مبالغەی یەدەگی نەوت و گازی سروشتی و بەڵێنی بێ بنەمای کردنی هەرێمی کوردستان بە دووبەی. ئەمە ئەگەر ئێوە بیرم خەنەوە ڕۆژنامەیەک نازەم ئیندیپێندەنت بوو کوێ بوو وتی ئەو فرۆشتنی هەرێمی کوردستان ڕەنگە تەسەورەکێ لە ساڵانی ئاتیا دابەزێ بۆ نیو ئەوەنە و میدیای مەحەلی بەدوایە قسە لەسەرواکەن گوایە ئەو قسانی کە ئاشتی هەورانی پێی وتوین لەسەر یەدەگی نەوت و گازی سروشتی ئەسڵ و ئەساسی نییە، زۆر کەمترن لەوانە. و قسانە کاتی خۆی کراون بووی ئیستیدراجی شەریکاتی نەوت کەیت بێنە هەرێمی کوردستانەوە و ڕایان کێشی بۆ ئەوەی ئیستیسمارات لە وڵاتەکە تا بکەن. ئەگینە لە ئەسڵا ئەمە مبالغەیە. و ئەوەی کە پیانەوەتین هەرێمی کوردستانەکەین بە دووبەی بەڕاستی بێتگە لە ڕۆژاوای هەولێر یەک شوێری تریان نەکرد بە دووبەی، نە چەمچەماڵ و نە هەڵەبجە و نە کەفری و نە شیلاتسیە و نە دێرەلووک و نە سۆران و نە شێخان و کەس نەبوو هیچ شوێنێ نەبوو بە دووبەی. تەنها ڕۆژاوای هەرێمی کوردستان کە زۆرینەی دەوڵەمەند نشین و عەرەبن هەولێر. ئەمە باسی تۆزێ لە بۆ پێش باسی پاشکۆیەتی نەختینەی باسی تەبعیەی نەقدیمان کرد. ئەمە ئەم دەسەڵاتانەن کە هەرێمی کوردستان نیەتی
چاپکردن و دەرکردنی دراوە ئیزداری نەقوت هیچ ئاگای لە هیچ نییە خستنە ڕوو المعروض النقدی سیاسەتی خستنە ڕوو ئەتە کەمکردنەوە زیادکردنی ڕێژەی خستنە ڕووی دراوە لەلایەن بانکی ناوەندیەوە دیاریکردنی نرخی سوود سەعری فائیدە دیاریکردنی بەهای ئیسمی قیمەی ئیسمی دۆلار و دراوە گرانە جیهانیەکانی کرد داڕشتنی سیاسەتی یەدەگی بانکی ناوەندی ئەمە ئاڵتون و ئەمانە کە سیاسەتەکەی چۆن چۆنیە قەرزەکانی بانکی ناوەندی بۆ بانکە بازرگانیەکان وەکو ئوزوناتی خیزانە و سەنەداتی حکومی من ڕۆژانە بیستم لە بەقا ئەنوە ئەشکال قەڕوزیان هەیە جەنابەت بوو کاکوی سەڵوابزان پێوتە 2 تریلیۆن 3 تریلیۆن دلاری تر تازە ئیزدار کراوە ستویانەتە بازار ڕۆژێکی وا پێوتم یا جەناب بوویت ئەلا کولی پارەی ئیزدار کراوە ئەم پارانەکە ئیزدارەکە بانکی ناوەندی لە چ ڕێگایەکە یا بە خەڵکەوە بەلاش نایە بە خەڵک یا لە ڕێگەی سەنەداتی حکومیەوە یا لە ڕێگەی ئوزوناتی خیزانەوە کە ئەمە بۆ ساڵێکم ترەوە ئەمانە بۆ ساڵی زیاترە یا لە ڕێگەی قڕوڵەوە یا بە بانکە بازرگانەکان بۆ قەرزی سەواج بۆ قەرزی عقاری بۆ قەرزی مەشاریعی بچووک ئەنواع ئۆشقال قەرزەیە کە هاوڵاتیان لە بەغالی مستەفیدە ئێمە هیچ ئیسیفادەیەکمان لەوانە نەکردووە وەزارەبەی دراوەکان سەرپەرشتیکردنی یاسای بانکە بازرگانەکان و ئیلاخری ئەم شتانی کە بانکی مرکزیەکە ئەمە هیچ ئەم ڕقەمانی کە لێرایە بمبورن لە هەر غەڵەتێکە تایە بێ لەبەروی من هیچم دەست نەکەوتووە من لە سایتەکانەوە گەڕاوم زۆر شوێن هەرەیە ڕەنگە معتەمەدیش نەبێ ڕقەمەکانی بەڵام من هێناومە زیاتر بۆ گفتوگۆیە ئەمڕۆ ئەگی نەبوو هیچ احتیمالێکی ناکرێتە سەر بەڵام و ئەشیرێکە فەرقێک لە بینی یەدەگی ئابووری هەرێم و یەدەگی ئابووری دەوڵەتی عێراقا چییە هەرێم نزیکەی 6 ملیۆن کەسی تایە بە عەرەبەکانەوە تەبن نزیکەی 35 ملیۆن کەسیش چکاڵن عێراق نزیکەی چلە ئەمەشم هەر بە مەزەنە داناوە مۆزۆعێک نییە 2 ملیۆن بەڵێ پلس ماینە چەنە بەڵێ بە هەرێمی کوردستانەوە یە پێنجەکەی لێ دەرکە عینیش دەکاتەوە ئەکەواتە قسەکە تەواوە ئێستا وا کاتە چلوێکەوەی من قەرزی گشتی ئێمە لە زمانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و برادرانی حکوومەت خۆیانەوەڵێ کوردستان 33 ملیارد دلار قەرزارە ئەمە نەنووسیوە قەرزی دەرەکی چکە بەرزێ بەشێک لەو قەرزانە قەرزی ناوخۆیە بۆیە قەرزی گشتی نووسیوە بەڵام حکوومەتی عێراق تەنها 20 ملیارد دلار قەرزارە و تەسەورە پێتانی هاتی ئەمساڵ بەشێکی تر لەو قەرزانە باتەوە چەنە؟ ئەتوانی دوای چێکینەوە من بەڵێ بەڵێ من لە چەند شوێنێ سێرچم بۆ کردووە جاری تێش بەڵێ سێرچی بۆ بکەن بەڵێ بەڵام من بزانم قڕۆزی خارجی تەنها 20 ملیارە 20 ملیارە ئەتوانی سەیریکەن بەڵێ ئەتوان سەیریکەن و من ئەمە تقریبا مانگێکە لە چەند شوێنێ سێرم کردۆ بەداخەوە شوێنانە هیچی معتەمەد نییە کە 20 ملیارەوە بەرەو کەمتری شەڕاتانی هاتی ئەمساڵ یەدەگی دۆلار لای ئێمە سفرە لێرە تەسەورەکرێت تا چەند مانگی تر بگاتن 90 ملیارد دلار هەمووتانەوەتان 20 شەوانە لە ئەخبارەکانە باسیکەن یەدەگی ئاڵتون نزیکەی 130 تۆن ئاڵتونیان هەیە یەدەگی نەوت ئێمە ئەگەر ئەمە ڕاست بێ بە پێی قسەی وەزارەتی سامانە سروشتیەکان نزیکەی 40 ملیارد 40 بۆ 45 ملیارد بەرمیل ئێمە یەدەگی نەوتمان هەیە لە ناو خاکی هەرێمی کوردستانە ئەمانی 140 هەیە ئەمە چی ناگرێتەوە ئەمەش بە نیسبەت گازی سروشتیەوە 6 TCF واتە پێ جاز ئەمان 125 TCF ئەمە هێشتا ئەوەی تیانیە لە عێراقا کە منطقەی هەزەبەی غەربی سەحرای غەربی کە ئێستا بەتەمان لە ڕێگەی ئارامکۆ و شەریکاتی سعودی و خەلیجیەوە بێن تەنقیب بۆ نەوتکەن و بۆ گازی سروشتی بکەن تەنها لە کێڵگەی عوکازە زیاتر لە 5 بۆ 6 تریلیۆن پێسێجا گازی سروشتی هەیە و لە تەواوی هەزەبەی غەربیە وا مەزەناکرێ نزیکەی 53 تریلیۆن پێسێجا هەبێت واتە ئەمانە واکات کە پیشانمانەیە کە ئیقتصادی عێراقی من باز لە وەزعی سیاسی ناکەم باز لە وەزعی درێژخایەن 15 ساڵی تر و 20 ساڵی تر ڕەنگە چەندین گۆڕانکاری تری لە سەدر و لەم برادرانی خۆمان و ئەمانە بێن باز لە شتێکەکەم استراتیجی بیرکەینەوە ئایا بۆ کورد بۆ 10 ساڵی تر 15 ساڵی تر باشترە لەگەڵ عێراقا بژی اقتصادەکەی تێکەڵکە یا اقتصادی سەربەخۆی هەبێت ڕێی خۆم لەسەر اقتصادی سەربەخۆ پێوتن و ئەمانەشم پێوتن ئەمە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ ئەوەیە کە من ڕێی خۆمتان پێ بڵێت کە ئەمەیە
بۆ خۆ دەرباسکردن لەو ڕۆشنە خوازراوی ئابووری هەرێم بە تایبەتی ئابووری سلێمانی لە کاتێکدا کە هەموو سێکتەرەکان نیمچە ئیفلیج و کورتێنانی بەرچاویان هەیە پێشنیار دەکەم حکوومەتی هەرێم و ئابووری ناسان و سیاسەتمەداران و خەڵکانی پەیوەندیدار بەم باسەوە دیراسەی بەستنەوەی ئابووری هەرێمی کوردستان بە ئابووری دەوڵەتی عێراقەوە بکەن بۆ لێکەوتە باش و خراپەکانی ڕوون بکەنەوە. واتە ئەمەی من بە زوروژانێکە و هیوادارم من غەڵەت بم لێرە، من ڕاست نەبم و وەسعی ئابووری هەرێمی کوردستان زۆر لەوە باشتر بێ کە ئێمە ئیجبار بکە کە من وابیر بکەمەوە. ئەم هەنگاوە بەڕێی من گونجاوترین چارەسەرە پێشەوەی دەستمان لە بنی هەمانەکە دەرچێت. هەرێمی کوردستان زەرد ناکە لە بەرەوەی کیانێکی معنەوی دەستوریەوە بەم هەنگاوە مەترسی ناچێتە سەر ئەوەی مەترسیە بەڕێی من لەسەر کیانی کورد وەکو لە پێشەکی ئەم قسانەیە باسم کرد مۆزوعی گۆڕانی دێمۆگرافی هەرێمی کوردستانە و لە هەولێرە پێش سلێمانی. دەستان خۆش بێ و زۆر سوپاسانم. سڵاو بەڕێزان، من خۆشحاڵم کامڕۆ لە خزمەت بەڕێزە. سەرەتا سوپاس بۆ ڕێکخراوی ئازادی بوون، سوپاس بۆ خۆشەویست کاوان. بابەتەکەی بەنسبەت منەوە زۆر سەرنجڕاکێش بوو، هەرچەند ئەو بابەتە ئێمە مەسەن ساڵانە بۆ تەلەڤەکانی خۆمانی باسەکەین و بەشێک لەو شتانە باسەکەین و بەشێکی سەرەتایی هەموو کتێبێکی ئابووریە. بەڵام باسکردنی کاکاوان بەڕاستی بە نەوە مجاملەیە چێژبەخش بوو بۆ پڕزانیاری بوو و مەسەلەیەکی باس کرد. من تەنها ئیزافەیەک بۆ ئەو تەدۆفقە دائیریە ئەو تۆژمە بازنەیە بکەم، ئەتوانین بۆ هەرێمی کوردستان ناوی ئەمەی لێ بنێین بڵێ تەوژمی بازنەی نەزیفی داهاتی هەرێمی کوردستان. ئەگەر بچینەوە سەرینەکە کاکاوان حەزێک نەبێ مەسەڵەن ئێمە دەبینی لەو تەوژمە بە شێوە کلاسیکیەکەی هینمان نییە، قطاعی ئینتاجمان شێوە کلاسیکیەکەی قطاعی ئینتاجمان بە کاملی مەشغولە. ئێمە ئەتوانین لە شوێنی ئەو قطاعی ئینتاجێ چی دابنین؟ ناوی بۆ نمونە چاینا بنووسین، تورکیا بنووسین، ئێران بنووسین، ئەو پارەی کە یێتە دەستی ئێمە لە کەناڵی کەوە کە نەوتە لێوە ئۆتۆماتیکی دەڕوا بۆ ئەوێ کەوا بوو ئەم تەوژمە بازنەیە لە هەرێمی کوردستانە تەوژمێکە کاملەن نەزیفە، نەزیفی داهاتی نیشتیمانیە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستانش. لە سیستەمە لە تەوژمە فراوانەکەی کە حکوومەتی تایە، قطاعی سوقی مالی تایە، کاکاوان زۆر بەباشی باسی کرد. من حەزەکەم تەرکیز بکەم سەر مەسئلەیە کە ئەوش مەسئلەی پاشەکەوتە ئیدخار ئەم شوێنە. ئێمە زۆر مشکلە دەبینین لە هەرێمی کوردستانە. بەڕاستی ئەو قسەیەشی کە کردی کاکاوان لە سەدا شەستی داری عێراق لە دەرەوەی تەداول و ئاڵوگۆڕە، ئەگەر شەستیش نەبێ پەنجا بێ، ئەگەر پەنجاش نەبێ چل بێ، هێشتا هەر زۆر زۆرە و تەسەوور دەکەم ڕقەمێکی دروست بێت، چونکە ئێمە هەمیشە دەترسین لەوەی پارەکانمان بخەینە شوێنێک و سیستەمی بانکیمان زۆر لاوازە و ئەوەیشی کە هەیە بەڕاستی پڕە لە تەعقیدات. من نمونەیەکی زۆر سادەتان باسکەم. ئێوە بینن کاش زۆرە لە هەرێمی کوردستان و بە بەردەوامی من بابەتێکم هەبوو هەرێمی کوردستان لە بەردەم پرۆسە داراییە فەیکەکانە. مەسەڵەن سلێمان هەڵشۆیەکان بە بەردەوام لە دەوروبەری ئێمە دووبارە هابنەوە. ئەم هەموو کاشە لەکوێیە؟ مەسەڵەن لە ڕانیە لە 3 مانگ جارێ ئەوەنە ملیۆن دۆلار ڕۆشت، لە دەربەری خان ئەوەندە ڕۆشت، لە کەلار ئەوەندە ڕۆشت، پرۆسەی کریپتۆکەرەنسی وەنکۆین ئەوەندەی برد، پرۆسەی فلان ئەوەندەی برد. ئەم هەموو کاشە باشە کاتێک باسەکەی دەبینی وا دەرناکەوێت. تەوابوو ئێمە خەلەلێکی زۆر گەورە هەیە. مەسەلەی ئیدخار پاشەکەوت بۆ خۆی مەسئلەیەکی هەستیارە. هەستیارەکەی لە چیایە؟ پاشەکەوت دەبێ بڕواتە ناو پرۆسەی وەبەرهێنانەوە. ئەگەر نەڕواتە ناو پرۆسەی وەبەرهێنانەوە هیچ مەغزایەکی نامێنەوە بە سلبی بەسەر ئابووریان دەشکێتەوە کە کاکاوان جۆن باسی کرد. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە دەخەڵەتین، لە وەهمێکی کەشا دەژین. ئەو وەهمە چییە؟ وەهمی ئیستیسمارە. لە ماکرۆ ئیکۆنۆمیا ئیستیسمار ئەگەر سەرچاوەکەی
داهاتی نیشتیمانی بڵێن ئیدخاری نیشتیمانی نەبوو یا ئیدخاری خێزانی نەبوو پاشەکەوتی خێزانی لە ناو ئابووری نیشتیمانیوە سەرچاوی نەگرت بێت مەزدەری قەلەقیە. ئێستا ئەمریکیەکان بۆ لە چاینەکان نەترسن، چاینەکان لە 150 دەخلی خۆیان پاشەکەوت دەکەن. ئەمریکیەکان لەوە دەترسن ئەو ئیستیسماری کە هەیە لە ناو ئەمریکایە ئیستیسمارێکە زۆر زیاترە لە پاشەکەوتی خێزانی یا پاشەکەوتی موسەساتەکانی خۆیانەوە بە خێزانیشەوە و بۆیە ئەمە مەزدەری قەلەقی ئابووری ناسەکانی ئەمریکا و ئێمە چۆن دەتوانین ڕێ لەمە بگرین دەبێت پرۆسەی بانکی بەهێز کرد. من لەو 2014 ڕۆژ مالیزیا بۆ خوێندنی دکتۆراکەم بە نیو سەعات دوای تەسجیلکردن یەکەم ئیش وکیان بڕۆ کارتێکی بانقی دەکە بە نیو سەعات هەموو پرۆسەکەیان بۆ جێبەجێکردن. من 2 هەفتەیە لێرە خەریکی کارتێکی بانکیم ئەکاونتێکی بانکیم هەتا ئێستا ویزا کارتەکەم دەست نەکەوتووە. لە کاتێکا من باسی بە دیجیتاڵکردنەکەین باسی ئەوە دەکەین. من پێشم وتم کە بانکی ئەهلیە بانکی حکومی نییە. من پێم وتم زەحمەت نەبێت من دکتۆرام هەیە لە ئابووری بەم هەمووە تەحقیقاتەوە مامەڵەم لەگەڵاکەن زەحمەت نەبێت ئێمە چۆن نتوانین کۆمەڵگایەکی وەکو کۆمەڵگای کوردی بەو هەموو تەحەفوزە بەو هەموو ترسەی لە بانقێتی وای لێ بکەین ڕای بێنین لەگەڵ بانقا وای لێ بکەین پارەکەی لە بانقا دابنێ بۆی هەموو ئەم سلێمان هەڵشۆی و ئەم هەموو پرۆسە فەیکەنەی باوە دواتر حکومەت بێ بە شێوەیەکی هین بیخاتە ناو پرۆسەیەوە. من یەک خاڵکاڵم بۆی زۆر کات نەکردم دواتر ئەگەر مەجال گشتی کە زۆرە بێڵێن بۆی برادرانش ئەوە بکەن. مەسەلەی گۆڕانی دیمۆگرافی من دەمێکە زۆر قسەم لەسەر ئەو تەوەسوعە هەیە کە لە شارەکانی ئێمە هەیە. ئێمە زۆر معجەبین لە سلێمانی بە هەولێر بەڵام ئەمە کارەساتە هەولێر لە ماوەیەکی قیاسی زۆر کەما کشاوە بازنە لە دوای بازنە ئەکشێت. کاکە لەکوێی دنیاشتی وا هەبووە کە تۆ هەموو هاوڵاتی هەرێمەکەی خۆت لە یەک شوێنە کۆ بکەیتەوە زەحمەت دەبێت زراعەتی بەسەریە لادێکی بەسەریە داهاتەکانی کەچی بەسەریە ئەوەی کە کاکاوان باسی کرد بەشێکی ئیستیسمارت دەچێت بۆ مەسەن هاوڵاتی لە شوێنی کە پارەیە من کە تۆ خاوەنی من لەوە چێ مەسەن ئەو حاڵەتە لە مالیزیاش بیبینن بەڵام مالیزیەکان خاوەنی دەوڵەتن خاوەنی سەربەخۆیی خۆیانن و دەزانن چۆن کاک فەیسەڵ یا کاک محەممەد دەدەن لە قاڵب کاتێک دەچێت لەوێ ئیستیسمارەکە بەڵام تۆ چۆن نتوانانی هاوڵاتێکی عەرەبەی لە قاڵب پێ لەوێ ئیستیسمارەکە یا ئەوە دەکات. بۆیە کشانی ئەو شار بەو شێوە فراوانیە بەڕاستی ئێستا زەخت دروستەکە لەسەر خەدەمات و لادەکان چۆڵەکات و ئێستا لە سلێمانیش ئەگەر باوەڕم پێ بکەن ئەگەر قەیرانی دارایی 2014 نەبووایە ئێستا ئێمە لە خوارەوە لە لای چوارچراوە نزیک بووبووینەوە لە شاخەک. بابا ئەم تەوەسوعات بێ بەرنامەیە چۆنە بێ؟ من پرسیارەکە جێگەوە مەسەلەی سلێمانی بە هەموو عمری کە 200 ساڵە چنێک تەوەسوعی کردووە ناو شەستێک هەیە بە 10 ساڵ دوای پرۆسە ناو شەستیش تەواو نە بە کاملی ناو شەستیش نە بە 10 ساڵ ئەم کشانە چییە؟ ئەمە بۆ هەولێریش دروستە. بۆیە من هەمیشە دەڵێم ئێمە هەندێک جار پێویستە لە دەرەوەی بۆ قسەکە بیر لە شتکەینەوە شت نییە ئێمە 100 لێ بدەین وەکو 100 هەولێر بە دەوری سلێمانیا هەوڵ بدراست کە خەسایسی سلێمانی چۆنە بۆ شێوە مامەڵەی لەگەڵا. خاڵێکی کە قسەی لەسەر بکەم مەسەلەی ئابووری جیهانیە بەداخەوە بەشی هەرە زۆری ئەکادمی ئێمە لەم لەحزەیە ئاگاداری ئابووری جیهانی نیە. ئێمە ئەگەر ئاگاداری ئابووری جیهانی نەبین ئێستا بۆ کوێ دەڕوا ئەو دیبەیتی کە ئەمڕۆ لە ناو ئابووری ناسانی دنیاە هەیە چۆن سیستەم هەڵدەسەنگێنن چۆن سەیری ئابووری خۆیان دەکەن و دەیانوێت بۆ کوێ بڕۆن ئێمە دوای 10 ساڵی کە سەیرەکەین لە شوێنێکیان دەڵێن خۆزگە ئەمەمان نەکردایە و بۆی ڕوونتر پێتان بڵێم مەسەلەی نیولیبرالیزم وازم کاکاوانش ئیشارەتێکی پێدا. مەسەلەی نیولیبرالیزم لە ساڵی 1970 تەبەنی کراوە. ئێستا دنیا خەریکی ئەمەیە ئەمریکیەکان خۆیان خەریکی ئەوەن کە مراجعەی ئەم سیستەمەکەنەوە ڕەخنەی لێ ئەگرن. ئێمە لە هەرێمی کوردستان وەکو یەکەم ساڵی 1970 دەستمان بە پرۆسەکە کردووە. ئەی 10 ساڵێکە بە خەڵکی خۆمان بڵێن چی بڵێن وڵای ئاگامان لە دنیا نەبوو
ئەمە زۆر کارەساتە بەڕاستی زۆر کارەساتە ئێمە دەبێت بزانین ئێستا سیستم ئەو دیبیتی لە ناو سیستەمی دنیاە هەیە لە ناو ئەکادمی دنیا هەیە چییە و ئێمە هەنگام لەسەر ئەوە هەڵبگرین ئەو ڕەخنانی کە ئەمڕۆ لە سیستەمی نیولیبرالیزم دەگیرێت ڕەخنەی وەکو ساڵی هەفتاهشتاکان نییە مەسن کابراایەکی مارکسی چەپ بە کۆمەڵێک ئایدۆلۆژیاوە بە کۆمەڵێک ڕقەوە بێ ڕەخنەی لێ بگرێ ڕەخنەگرەکانی ئەمڕۆ کڕۆپچی شەرعی سیستەمەکە خۆن لە ناو سیستەمەکە لەدایک بوون لە ناو سیستەمەکە خوێندویانە لە ناو سیستەمەکە کار بەدەست بوو باشە من هەر ئەوەندە دەڵێم ئەگەر شتێکی کەم لەبیر چوو بوو لە ئەنجامی گفتوگۆ مەجارە بوو دێڵێمەوە دووبارە دەستان خۆش بێ سوپاس بۆ کاکاوان بابەتێکی بە پێزی پێشکەشکردین سەرکەوتوو بوو دەستخۆشی لە ئاڕابوونەکەم لە کاکاواکەم کاکاوان شتێکی جوانی پێشکەشکردووە دەر مۆزۆ ئیستراتیژی میدە ئەوەی منەبێ سەر کۆمەتاکی دەکە بۆ سەتی کاکاوان پرسیارەکە ئەوەیە ئایا خۆشگوزەرانی یان هەژاری کاک وەختیا بەخێر بێت لە کوردستانە بە چیەوە مەسئولە بە چیەوە مەسئولە بە چی حکمی یان خۆشگوزارانی یان هەژاری کوردستانەکە ئەگەر ئێمە حەوزی کوردستان لێک بینەوە ئەمە حەوزی نەقدی کوردستان بێت ئەمە نەقدی برتێ لە چی برتێ لە دیناریان ناکە لێرە بە پێ حساباتی خۆش برادەرانیش ئێمە لە ساڵ 42 هاتی لۆتمان بۆ دێ ئەچێتەم حەوزەوە لە ساڵ 42 ئەو کەیتری ئەمە هەر لە ناو کوردستانە خۆرسەی کوردەشینەکە برتێ لە ئیراداتی دەوایرەکان برتێ لە گومرگەکان برتێ لە هەمشتەکانی تر ئەمە زۆر دەوریشی ئەساسی نایە چونکە هەر ناو خۆمانە سەر کوردەشینەکە نەزیاکە نەکەمە کافارە لە منەوە ئەکو ئەم دانیشتووی یەکان دەچم بۆ ئەو دەسێوی خەتێتە لای خۆمە ئیزافە ناکە تەسەڕوفێکی گەورەمان هەیە تەسەڕوفەکەی تریان ئەگەر بۆ خالیە لەلایەن حیزبەکانە طبعا ئەمەش هەر لایەن حیزبەکانەوەیە کەواتە چەند دێتە ناو ئێرەوە و چەند لێرە ئەڕوا بەڵانسی ئێرە چۆن ئەمێنێتەوە ئەمە حکمی ئەوەکە ئێمە لەکوێی هەژارین یان لەکوێی خۆشگوزەرانی ئەگەر ئەمە زۆر بێ ئەن کۆمەڵ فاکتێکی تەسیر کەسەرەنە ئەگەر ئەمە زۆر بێ بە تاکید ئەگەر بێت ئەمە زۆر بێ ئەم خروجش کە حیزبەکانی بێنە دەرەوە بۆ ئیستثماراتی خۆیان لە دەرەوە ئەگەر ئەم دوانە بەڵاز بن وەزنی مە هیچ ناڵە چۆنین هەروابین مڕاوە حاکم ئەمە ئەوەی کە تەغییر لێرە دروستەکە ئەم دوو فاکتەرە چۆنی شەکل ئەگەر ئەمەیان زۆرتر بێ ئەمان کەمتر بێ ئەلێرە کەواتە بەختەوەری دروستەکە یعنی خۆشگوزاری دروستەکە بەڵام عەکسەوە ئەگەر ئەمە وەکو خۆی بێ ئەمە زۆرتر بێ ئەمە دابەزێ ڕاست وە چونکە لە هەموو دەورەیەکی نەقدیە لە هەموو دەورێکی نەقدیە کۆمەڵک فڕیاتە دەرە کۆمەڵ خەڵک فڕاتە خەتی هەژاریەوە بەڵام ئەگەر بێت و ئەمە زۆر بێ و ئەمە کەم بێ مانە وەزنی خەڵکەکە زۆر باشتر ئەم دایاگرامە تێدێک بۆ قسەکەی کاکاوان ئەمە حکمی خۆشگوزەرانی یان هەژاری کوردستانەکە ئەم دوو تەسەڕوفە زۆر زۆر مهم ئەمەکەی تریان مهم نییە سەر کوردشتنە کاکرێ هیچ مهم نییە ئەوە تۆ لەسەر وەزەکەی خۆ دەمێنیتەوە ئەو ملاحەزەی مهمەکە بۆ تاکیدی اختلال هەیکەلەکە جا ئەمە ڕەبتە بە چیەوە بە نەوتەوە هەرەوەمان هەیە ئەمەشیان دزینە لە داهاتی خەڵکەکەیە چونکە ئەمە کە دێ بەس بریتێ لە حزبی معاشات کە دێ ئاساسی لێوە بەس معاشات بەشەکە بەشی ناکات حتا بەشی سیانە ناکات یعنی تۆ اقتصادت هەیە دەیان فرد و مەکتەب و جادە و خەسەخانەت هەیە کە بێ سالێکی یعنی حتا ئەمە بەشی وەشی ناکات ئیدەن کەواتە لێرە ئەگەر چەند تەسەڕوفکە وەزاکە بەرەو خرافیەوە بۆیە تەحەکومکردن بۆ ئەم دوانەوە ئێمە ئەتوانین وەکو مرکزێک دابنین وەزنی کوردستان بەرەو باشیە ڕەوان بەرەو خرافیەوە سپاس حسابی توێنیش بکەیت زەخۆنی مستەورد کە لەوەیە بۆ پارەی کە دێتە دەرەوە بەشێکی بە سلاح و ئەوانە دێت ئیستیرادات دێتە تێگەم تو حساب بکە حسابی ئێستا تەزەخمی عالەمی بکە ئەوەی کە ئیستیراد تەزەخمی لەگەڵ ئیستیراد دێتە ناوە بەتایبەتی ئێمە و شۆنانی ئیستیرادی لێ دەکەین ئێرانە تورکیایە هەندێکی لە سووریایە هەندێکی لە سینە ئەمە هەمووی لەگەڵ خۆیە بەشە لە
تەزەخمی وڵاتانە دێتە ناو ئیزافەدان بووی کە خۆمان نەمانە ئەمە بۆ خۆی جارێکی تر ینی ئەو کە ئەوەی دائیرەی فقرەکە زیاترەکە لەوەی کە کەمتریکە ئەوەیەکی کە لە ئیشکالی گەورەکە ڕۆژم لەگەڵ کاکەوانی شەر مناقەشەی وەکەمان کردیان تەزەخمی مستەورەت یەکێکە لە مشکلە هەرە گەورەکانیان چکە جیازی ئینتاجی نییە هەر شتێکی ناوە خۆی متەزەخمە هاتن ئەوەشی لەگەڵای ئیزافەیە یەکێکە لەو گرفتە گەورانی کە لە اقتصادی کوردستانی چکە بۆ ئەو داهاتی دێتە کوردستان وەزیفە گەورەکەی ینی قەتاعات چەندێکان کەمتر تەرکیزی لەسەرەوە کرد تا عالەمی خارجیە تایبەتی ئێمە بەشە کوشندەکەمان لەوەیە چکە بەشی زۆری هەرچی پێداویستی ئەم وڵاتەیە هاوردە ئەکرێت ئەو هاوردەکردنە هەرچی پارە بێت ئەم وڵاتەوە بەشێکی زۆری ڕواتە دەرەوە دوو قتاعی ئەوەی کە سوقی مالیەکە یانی سوقی مالیەکە جارێکی تر بۆ خۆی ئیشکالی گەورەمان لەوە هەیە چوندا سیاسەتێکی دروستمانێ بۆ نەقدی بەتایبەتی لە کوردستان شتێک لێ نای سیاسی نەقدی و باسکردنیشی ئێنە ئەمێنێتەوە بەحساب لای ئێمە کە سیاسی نەقدی نییە مەفروضە سیاسی مالی بەشێک لە مشکلەکانی ئەوە بۆ پڕکاتەوەوانی کە ئەکرێت تەعاملی پێ بکە خۆی سیاسەتی مالیەکەمان خۆی سیاسەتێکی خۆی نەخۆشە یعنی بەرچاوی ڕوون نیە سیاسەتی مالی چیەکە لە کوردستان بۆتە هەر بۆتە قاسەیەک سیاسەتی مالی لای ئێمە چۆن پارە کۆکاتەوە چۆن بیداتەوە مەعاش غەیری ئەوە وەک باقێکی هاتووە سیاسەتی مالی چی در نییە چۆن زۆریبە زیادەکە لەم لە ڕسم زیادەکەەوە بۆی پارەکە بە حسابێکی لە بەردەستایە معاشەکەی ئەوەندەیە چۆن لەوەندە پارە لەو داهاتانە داهات و ڕسم و پارەی نەوتوانە بێنێ ئەمەی پێ پڕکاتەوە غەیری ئەبە نییان سیاسەتێک نییە بۆ ئەوەی تشجیری بۆ باراستەی و بەرێنانی بەرێ باراستەی شتێک بۆ بڵێتەوە ئەمە بەشێکی ئەساسی ئەوەیە کە لە سیاوێم ئەگەر قسە لەسەرەوە بکەین دەبێت لەسەر ئەساسی سیاسەتەکان یعنی ئەمە بەتەمای چی بەتەمای چیە سیاستمان هەیە سیاست اقتصادیمان هەیە سیاسەتی بۆ بەرێنا سیاسەتی هەیە شتوکات سیاسەتی هەیە پلاندانان سیاسەتی هەیە هەیە تۆ ئیشەکە لێەوە دەست پێکە تۆ گەرەمانن نەبێ ئەو حەڵقەی هندێک کە دایگرامی کە کردومان حەقی سووری داهات و ئەوانە سوورێکە ئەساسا ناڕێک ئەڕوە چکە تۆ ئەساسا نازانی چۆنێوی بڕێەوە ئەوە کە ئەڕوا بڕێەوە دائیرەیەکەی با بڕێەوە دوو کاک کاوان سەر ئەو دائیرەی دەخلەکە شتێک نییە لە دنیا ناوی ما بێ ناوی تەوازن بێستا لە عالەمان نییە چکە هیچ اقتصادێک نە لە دنیا متەوازن بێ ممکن نییە دوو هیچ اقتصادێک نییە ئەزانی ئەزانی کاک نەماوە لە دنیا ڕێگەکە محەممەد و تۆ ڕزگارش لەگەڵم بنەوە چکە هیچ اقتصادێک نیە لە عالەمە متەوازن بێ هەموو لە دوای کینزەوە کلاسیکەکان بڕیان بەوە بوو اقتصاد دەبێت داهات و خەرجی موازنە و نازام چیە دەبێت هەمووی لاخیرە داهات یەکسان بێ بە خەرجی شتیمان نیە لە دنیا چکە ئاتەن تەسەڕوبی تیاکە لە اقتصادێک تەسەڕوبەکە لە شوێنێک تەسەڕوبەکە ئەگەر وان نەبێ مەسەڵەن بۆ نمونە ئەمریکیەکان ئەمریکا یعنی کە تووشی ئەزمە بوو بە سیاست ئەوە پێوتێت تەیسیری نەقدی 2 تریلیۆن دلار بە ڕقم تەبع ناکە نایخاتە ناو باخەکانە بۆی تەواینەکی پێ بکات بۆی شتێک بەڕاستەکە ڕاگرێت یعنی ئەمانە هەمووی ئەنواعی سیاساتی تری تازە هەن لە نەقدیە بەکاردێ بۆ ئەوەی لانێکم شتێک ڕاگرن بەڵام ئەوە نییە شتێک مابێت ئێستا وەکو کلاسی بڵێ وەڵاهی دەبێت نەقداهات بەڵام دەخلی قومی یەکسان بێ بە ناتیجی قومی یا ناتیجی محلیمان نازان لەگەڵ موازنە و نازانوانە یەکسان شتمان نەماوە دوو ئەوەی ئابووری سەربەخۆ لای ئێمە مستەڵەحێکە زۆر بەغەڵەت ڕۆشت ئابووری سەربەخۆ نییە نا ئێمە فرۆشتنی نەوت بوو بە سەربەخۆنی غەیری ئەوە جملەیەکی تر نییە چکە ئابووری سەربەخۆ نیە لە دنیا ئابووری ئەمریکا سەربەخۆ نییە ئابووری ئەمریکا حسابی کە ئێستا نزیکی 20 تریلیۆن خەرجار وابزان 22 شتێکی وایە ئەو 22 ڕەنگە 4 تریلیۆنی لە سەنەداتی حکومی بە سین کڕی بێت تریلیۆنێکی یابان کڕی یعنی ئەمە هەمووی چۆ بە یەکە هیچ سەربەخۆ نین چکە بۆ کەس کە ئەزمەکە ڕوویدا ئەمریکا کە بڕیاریدا 2 تریلیۆن دلار تەبع کابیدا تەنبیلی باخەکانی پێ بکە بۆی حەلی ئەزمەکەی پێ بکە 2008 سین یابان بەرازیل اتحادی بانقی ئەوروپی بانقی مرکزی ئەوروپی هەمووی دژی ئەو سیاسەتە وتیان ئەمە تۆیکەی وەک ئەوەیە ئێمە کاسبیمان بۆ تۆ کردبێ سەرەداتی تۆمان کردیوە چکە بۆ ئەگەر 1 سنت دۆلار بشکێ حساب کە تۆ 2 تریلیۆن سنت زەرەرەکەی
تۆ حسابی ئەوەی کە مەسەڵەن تۆ کاسبێکت بۆ کردووە لەوەی لەسەر ئەوەی تەوازنی دەولی لەبەر ئەوە ئەم شتە ناوی نییە ناوی ئابووری سەرۆک بەس ئەوەی کوردستان کە ناومان نابووسە هەندێک احترام بەیان خوێندەواری ئابووری هاتبسە تەلەڤیزۆن سەر بەخۆی ئابووریمانێ نازانم چی شتێک نێ ناوی ئەوە بێ دوو ئێمە زەمین بەوەی کات ڕۆژێ زۆر ناخەشمان لەسەرمەکەن ئێمە لە عێراقە بەپێی دەستور ئەو دەستورەی کە برادەرەکانی خۆمان لە بەغا لە ناو دەستورەکەن یعنی ئەو سوڵتاتە حەسرەی کە داوانە بە عێراق ئێمە ئەگەر وردبینەوە ئێمە بۆمانیەوە بەرهێنام بکەین سیاسەتی ئەو بەرهێنان لەبێ لە عێراق بێت سیاست نقدی ئەویش لای ئێمە نییە سیاسەتی مالی لای ئێمە نییە سیاسەتی خارجی لای ئێمە نییە نەوت لای ئێمە نییە یعنی حتا ئاو لای ئێمە نییە پەیوەندی بە دەرەوە هەموو لە عێراقە کە ناوی سیاسەتی اقتصادی لە عێراقە موازنە لای عێراقە ئێ موازنە بەڵێم هینەکەی شادەماری اقتصادەکەی تۆیە بانقی مرکزیە لای عێراقە هیچی لای تۆ نییە تۆ ئێمە هەر بە هەوا هەندێک جار خۆمان بینەکەین ئەڵێن وەڵا ئەمە ئەمەمانەیە ئەومانەیە ئەگەر نەوت بەرە لەو سوڵتانە حەسرەکانی کە دراوە بەتایبەتی لە اقتصادە ئێمە هیچمان نییە هیچمان مەدەستەونەیشی لەسەر بکەین ئەمە ئیشە قورسەکە لەوێیە قورسەکە لێرە نییە ئەمە ناو خۆمان هەندێک بە شعارات ئەوانەیە وڵێن وڵا ئەماکەین ئەوەکەین بەس شعاراتە وردبینەوە عێراق بێتە سەر خۆی ناتوانین قەرز بکەین ئەوەی کە کردومانە هەمووی هەڵەیە ناقانونیە و قەرزەکە شتا ئێستا کەس نازانێت لە کێمان کردووە بۆچی کراوە ئەو بەتەڵانەی ئێمە کە چوونە پەرلەمان محاضرەکەمان ئەو بەتەڵانەی کە ادعای ئەویانە کرد ئێمە قەرز بکەین و نەوت بفرۆشین و نەوتەکە نەوت لە ژێر ئەرزە هەیە و بە نەوتەکە قەرزە دێنەوە و نازانم چی ئەوانە خۆیان لەوێ باسی خەمەترسی قەرزمان کرد هاتنە سەرەوەی کاکە قەرز خەتەرە و رابێ بکرێت بەڵام هەر هینێک بوو دامان بەدەستیان و قەرزەکە بێ قەرز حتەن دەبێت هەر وڵاتێک قەرزەکە مەفروضە هەیئەتێک دانی بۆ ئیدارەدانی ئەو قەرزە هەر کەسێک قەرزەکە بیرەکاتەوە چۆن میداتەوە من بۆ تۆ حاڵەتەکەم باس کردم بانقی دەولی ئەمە قەرار بووە لە بانقی دەولی داوای قەرز بکەین بانقی دەولی وەفدێکی ناوتەوە بۆ هەرێم هەموو موەسسەتەکانی هەرێم گەڕاوە بۆ ئەوەی ئایا ئێمە ئەتوانین ئەوان ئەتوانن قەرز بن بە ئێمە بتوانە قەرزەکە وەرگرتنەوە هەموو موەسسەتەکانی ئێمە هیچ یەک موەسسە لەم وڵاتە نەدۆزێت و مؤهل بێ ئەوان پشتی پێ بەستن قەرزەکەی خۆیانی پێ وەرگرتنەوە لەبەر وتیان ئێمە قەرزتان نادەین چۆ هەموو موەسسەتەکانی ئێمە هیچی مؤهل نییە بۆی بەرچاوی ڕوون بێ لەوەی بڵێن ئەم موەسسەیەمان مەسەلەن بە ئوسوولی شەکە سپاس من پرسیارمە یەک لە کاکاوان ئەوانەوەی لە باسیەوە کرد کە بەستنەوەی دارایی هەرێم بە عێراقەوە بە ڕزگارکە رەزانی بۆ دۆخی ئابووری دارایی هەرێم باشە لەسەر ئەو مەسەلەیە من دوو پرسیارم یەکەمیان ئەوەی ئەڵێ مەترسی ناکات دروست ناکات بۆ قەوارەی کە هەیە بۆ چوارچێوە و بۆ کیانی هەرێمی کوردستان ئەوە چۆن ئەوە مەقسەد باسێکی قانونیە دەستوریە و چۆن مەترسی دروست ناکە ئایا ئەو لە ڕووی ئابووری داراییەوە ئەوەی کە ئێمە هەمان بووە زیاتر بۆ لە فیدرالی ئێستا ئەچینەوە خاوڵی فیدرالی ئەگەر ئابووری دارێکە بەستینەوە یاخود لە دەستدانێتی ئەمە یەکەم پرسیار دووەمیانەوەی کە باز لە شتێکی ترەکرێت ئەڵێن ئەگەر هەرێمیش نەکرا هەموو هەرێم نەکرا سلێمانی لە ڕووی ئابووری دارێ و بەستێتەوە بە عێراقەوە هەر سوودی هەبێ ئایا ئەوە هیچ مەترسیەک دروست دەکات لەسەر کیانی هەرێم ئەگەر لە ڕووی داری ئابووری و سلێمانی وەکو محافظێک بەستیتەوە بەسەربینەوە من ئەم دوو پرسیارم هەیە سوپاس لە سلایدی ئەخیرا تۆسیاتی خۆم ڕاستپاردەی خۆم بە ئاشکرا نووسی بوو لە پەرەگرافی دووەمە باسی ئەوم کردووە کە داوام لە ئابووری ناسان و سیاسەتمەدار و ئەوانەی توێ خەڵکی ئەوانەی کە شارەزای قانونین بێن دیراسی ئەم مۆزوعە بکەن زان لێکەوتە باش و خراپەکانی چییە من بەپێی ئەو تێڕوانینەی خۆم پێم وایە ئابووری هەرێمی کوردستان ئابوورێکی زەعیفە و بەرەو زەعیف تێڕوا و باشتر وایە تۆبی بە شەریکی دەوڵەمەندێک من قسەیەکی مالکی هەیە بۆ کاک تەحسینم گێڕایەوە ئەو کاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو مالکی وتی بە ئستێزا و بە پێکەنینەوە ئەم قسانەیە کرد وتی من داوا لە براکوردەکانەکەم کە دەوتەکەی خۆیان نەفرۆشن
ئێمە لە سا حەڤەی نەوتی بەسڕیانەی نییە نەوتەکەی خۆیان هەڵبن کاتێ دەوڵەتی کوردی دروستەکەن ئەنی ئەگەر ئێمە قسەمان ئیشمان قسەی مالیکی بکردایە من پێم وایە نەوتەکەی خۆشمان وەکو خۆیەمایەوە و لە سا حەڤەکە جێکێ لەو شتانی زۆر جار لەگەڵ کاک تەحسین ئاباسێکم ئەمە پرسیارە لە جەنابتان یەکەم ئەگەر ئێواز کەسێ معلوماتی هەبێت ئەم لە سا حەڤەیە چۆن بوو بە لە سا 12 من نایزانم پرسیارەکەم کێ کردی بە لە سا 12 بە چ بڕیارێ دەسەڵاتی کێیە بۆچی بوو بە لە سا 12 ئەوە نازانم ئەگەر ئێمە ئەم منهەجە اقتصادیەمان نەگرتایە بەڕاستی لە سا حەڤەی نەوتی عێراق و داهاتی عێراق شەریکە بووین لەگەڵیانە و ڕەنگە حاڵەتەکەمان باشتر وایە لە ئێستا جەنابەت کاک تەحسین باسی هینەکەی لە ڕووی قانونیەوە حتمەنەوە خەڵکی قانونیە توانێت بەس ئەوەی کە من بزانم ئەو وەسعی کە ئێستا منطقەی هەرێم بەبووراچینە قەزەیەکی دوور لە اقتصاد هەرێمی کوردستانی عێراق ئێستا منطقەیەکی ملتهەبە لایەکە لەشکرکێشی تورکیایەتیایە لەم لاشەوە ئێران ڕۆژانە تۆپ باران دەکات و لاشەوە میلیشیا شیعەکان منشەئاتی نەوتی قەسفەکەن لەلایەکەوە داعش هجووم ئەکاتە سەرێ و لەلایەکیشە بۆ بە مۆڵگەی هەموو مخابراتی دنیا ئەمانە هەڕەشەی گەورن لەسەر هەرێمی کوردستانی عێراق لەسەر قواری هەرێمی کوردستانی عێراق ئەمانە هەڕەشەی جددین و من پێم وایە لەم هینە لە هەنگێ گفتوگۆ دانیشتناکات حەمەکەری ماگەی لێ باستەوە مۆزوعە ناکەین ومن پێم وایە کورد هەتا ئێستا هەرچەندوەکو باسم کرد لەسەر سینێکی زێڕین ئێمە نەوتی دەوڵەتێکیان پێشکەش کردین بەڵام ئێمە وەکو دەوڵەتی جوولەکە نەبووین نەماتوانی سوودی لێ ببینین بەڵام هێشتا وەخت ماوە پێشەوەی قواری هەرێمی کوردستان لە دەستبین نەک بەهۆی ئەو سەبەبەی کە من باسێکم بەهۆی ئەو سەبەبانی درکە کوردستان منطقەیەکی ملتهەبە و تەماعی ئێران و تەماعی تورکیا و تەماعی هەموو دنیای لەسەرە و کەس ڕازی لەسەر نییە لەوەی کە تۆ قوارێکی سەربەخۆتە بێت وم پێم وایە تۆ خەستڵەتەکان و پایەکانی دروستبوونی دەوڵەت و ئەوەی کە باسمان کرد هێشتا کامڵ نەبووە زوجی نەکردووە کە تۆ دەوڵەتە هەبێت کورد لە دەرگای مجتەمەعی دەولی نەیەوە کورد لە جەنرال شەریف پاشاوە لە ساڵی 1990 لە مؤتەمەری سەلامی پاریسەوە هەتا ئێستا بە هیچ شێوەیەک بەڕەسمی نە لە عوسبەت الئومەم و نە لە ئومەم متحیدە نە لە هیچ ڕێکخراوێکی ڕەسمی نێودەوڵەتی نە داوای دەوڵەتی کردووە نە داوای قوارەی کردووە و خۆمان نەزانین مەسەلەن ئەدای ئەم برادەرانی خۆمان لە 2023 لە نەوەیەکەوە چۆن بوو ڕاستی ئەو سینیە زێڕینە ئەو دەوڵەتی کە لە دەستیشمان هاویسە ضعیفە ئەوەی کە من باسیەکەم إنقاذ ما يمكن إنقاذه كاكي تحسين الرؤية الاقتصادية ولا وجهة نظر اقتصادية وباسية دیارە منیش وەکو ئێوە و هەر هاوڵاتێکی تری کوردستان دڵم بۆ وا سوتێکم بەزی ئێمە ڕەنگە ملیۆنی شەهیدمان ناوە لە پێناویە من حەزمانە کرد کە بەڕاستی بەم ئاقارە نەڕۆشتایە ئێستا دەوڵەتێکی سەربەخۆکیانێکی سەربەخۆمان هەبووە بەس من پێم وایە بەم ئیقتیسادە ئەگەر تۆ من نازانم بەڕاستی چی لە مێشکی دەسەڵاتی سیاسی لای پارتی و لای یەکێتی و لای ئەمانە هەیە بەس من پێم وایە ئەگەر مەسەلەن نیەتیان لەوا بێ کە مەسەلەن لە دوای دروستبوونی لە دوای یادی 100 ساڵەی مؤتەمەری لۆزان جارێکی تر تورکیا هەڵێک با ئەگەر لەبەروی دەوڵەتی عێراق دەوڵەتێکی هەڵوەشاوە ئەگەری هەڵوەشانەوەی دەوڵەتی عێراق هەیە ئەم بەشەی کوردستانیا هیچ دەبێت هەولێر و ئەمانە هەولێر و مووسڵ بچێتەوە سەر دەوڵەتی تورکیا من بە دووریە زانم کە تورکیا ئەمە بکات و قەناعەتێکم هەیە ڕەنگە هیچ بەڵگەیەکم پێ نییە بۆ قەناعەتە ئەگەر عێراق هەڵوەشێت عێراق هۆریزۆنتەڵی دابەش نابێت عێراق ڤێرتیکەڵی دابەشە بێت منطقەی سونی لەگەڵ هەولێرە کە بە تایبەتی وەکو باسمان کرد هەڵەبەی غەربی و دەرکەوتووە کە شوێنێکە یەدەگی نەوتو یەدەگی سامانی سروشی و ئەنواع ئۆشتاڵ فۆسفات و معادینی تایە کە منطقەیەکی دەوڵەمەنە لەگەڵ کەرکووک و لەگەڵ هەولێر و بەم پێیە ڕەنگەکیانێکی لێ دروست بێکە تورکیا پشتیوانی بکات بەڵام ڕاستەوە بچێتە سەر تورکیان بە دووریە زانم من ئەم شتانە کە تەحسین جوابی هین بەمەوە سلێمانی وەکو خۆیان ئەڵێن دەستیان ناوەتە بینە قاقای کە من باوەڕم بەوە نییە سلێمانی گەمارۆدراوە من باوەڕم بەم قسانە نییە بەس ئەزانم سلێمانی وەسی خراپە
یعنی ئەگەر بێت و تۆ خەڵکەکەی بمرێ لە خراپترین حاڵەتە باس لێمانی هەرێمێکی سەر بەخۆی ئەعلان کاتی سەر بە عێراق بێت یان لەمە باشتر ئەوەیە لەگەڵ پارتیا ڕێکەون کاکە لەگەڵ هەولێرا ڕێکەون بۆی ئەگەر ئەمە هەموو یەک هەرێمە یەک باڵی کیانێکی معنەوی موحدە هەرێمی کوردستان بەڕاستی حەق وایە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی سلێمانی لە داهاتی گۆبەتی گای قەلیلیش بەشدار بێت حەق وایە لەو زەریبانی کە شەریکاتی نەوت لە هەولێرە یەن نازانمە یەن یادایە سەر نازانم کۆمپانیای کار زەریبایە نایەکەی کوردستان ئەگەر کۆمپانیای کار زەریبایە خەڵکی سلێمانی ژەبێت بەشدار بەشی هەبێ لەوانەیە ئەنی کۆی داهاتی هەرێمی کوردستانە بێتدا بەشکرێ بە گوێرەی ئەگەر تۆ موازنەیەکی ڕاستەقینەتە بێت حاجیاتی هەرێمی کوردستان لە ئەو لەبێتەوە من ناڵێم لە یەکسانی چکە یەکسانی شتێکی ڕاست نییە بەپی ئەو على مصلحة الكل بأجابة تسبغاء ياخذ سبغاء وي مشكلة كيف خلاص تفرق كان واضح ياخذ تولي بمعناه كتير بلي بلسان لعبتي سياسي لأن اجتماعي دولي ولا قلاقي لعبتي سياسي وراجعتي توازن سياسة اقتصاد كبير زوجها سياسة مبادرة والرجل مداي تخيل ومداي متوسطة هر أو تحكم بالاقتصاد وكفلا من بداية رجاء ويك اقتصاد نهاية تقصي خويا أجاب بمتو دانا قصر أو في كده مصلحتي كردستانية بوشي ورويانا كردستان تصورها كم أو كاتي مجتمعي دولي قرار دنيانا بالعراق دنيانا بالعراق ولا زال كدنيا للعراق تقريبا تصورات شيء كونفدرالية يعني تقريبا أويك أي كرد دولتي كرد يعني علاقاتي خارجي نوت كهرباء أو خموش تكالي وقولاتي كذا وخد تصرف في كرد مصري أما شيء يقول لك لا بو لبوي لروي سياسي وا لقلب غابة مساكين تراكم بام آية أما بردوام به أجبرت بزاف فعلا عراق لقفز إيران درجة أما يقول لك تصورك بردور ده مؤشرات أو قبول نكرة ريفراندوم كرسي كوتبي كواتا هيشتان أو قناعة الدروس دبو ككل اللعبة السياسية قال أنا كده هيشتان وكو ولاتك تصور بقى نقول وكو دولة شيء جالي لا يزال لي قبول كريمة وإسا كان حتى شركات نوت وينك بيرك القنصل أمريكا وعلى حساب شيء خاص وشركات نوتي كان لفلوسنا لبرك شركة نوت كان أمريكا شركات وأنا شاي متأكد بايدن تكليف وزير خارجي إيش يجاوب الموضوع أما بس هي تلعب بس سياسة دست بينك البلدان أجابت حمود صعب كل بيني أولا كل بويه بقدر قانون شيء بيلا دستور شيء بيلا أما جيبه كثير يصير دستور هي زمانين يبغى دستور تنها أوي كدستور زمان كبراسي هيز بمعنى فرعون يعني هيز بمعنى عسكريين يهتنم باش يجي كمية عسكرية سلاحات ديمقراطية قوات إلى آخره أجل أما دروس بو فعلا أو يذهبوا دستور وجب جبريل إشكال شيء بلا ما قال أم هذنا بو هيش كاتب دستور شاد ليك وفارس البراسي شو كان منطقي هي صحيح وأبو خوش ما بين أنا بس يقول لك ولا دستور داني لك بسنة إجابات دستور داني لك بسنة يعني تو دستور دانا أتواني يشتي بارتي ولا كات تجاوز الدستور كله عمره تجاوز الدستور ويا أنا مصلحتي دي أنا مصلحتي لنهاية المطاف أجي قناعات نقبل بتقسيم العراق يما الشينوا في دعيب الساقينات كزول لصلاة كان بدأ سعودية عراق كذا بلام أجي هيز دروزنا كي مقدوري أجي هيز هذا فارس غير من وين سپاس کاک خانم کاک بفرم والله من شتێک من بیر چوو پێشتر بە کاکاوەش بڵێم زۆربەی شتەکان هاوڕام لەگەڵ بەڵام ملاحەزەم لەسەر قسەیەک هەیە کاکاوان شتێک گوێت وتی گەندەڵی مادەم ئەم ستراکچەرەمان هەیە گەندەڵی ناتوانێت شتێک بە ئێمە ببەخشێ بە شتێک چارەسەر بکات من لەمەیانە لەگەڵ کاکاوان هاوڕان نیم لەبەر ئەوەی کە ڕاستە ئێمە ستراکچەرێکی لەو شێوەمان هەیە لە ئابووری بەڵام گەندەڵی
مواجهەکردنی گەندەڵی بەڕاستی زۆر چانس بە ئێمە تاژە گەندەڵی بە هەموو جۆرەکانیەوە و ئەوەی کە ئێستا بۆ بە خۆرەی ئێمە بەڕاستی بەشێکی زۆری گەندەڵیە من هاوڕام لەگەڵی لە شێوازی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ شێوەیە نابێت کە تۆ بکری لەسەر خەز بە شێوەی قانونی دەبێت سەسار بێت بەڵام ڕاستی گەندەڵی ئەتوانین بڵێن کانسەرێکی کۆمەڵایەتیە سەرەتانێکی کۆمەڵایەتیە کە بە بەردەوامی ئێمە بە بەردەوامی نەزیف لە ناو نەزیفان دروستەکە بۆیە ئەو ملاحەزەی سپاس کاکەوانە گەر شتێک ماڕێ لە ماوەی 5-6 خولەکە و زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان خۆش بووین هیوادارین و بابەتەی کاکاوان و ڕۆژانێتی هەر لێرە بتوانین دەڕۆکانی کەشەوە گفتوگوی بۆ ساسکەین لە ڕووی قانونی و لە هەمووی شتەوە ماندوو بوون بەخێر هاتن سەر